بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی پێیام لە بەرنامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن و بەختەوەر و ئاسوودە بن ئازان خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە بە دڵ و دەرونێکی ئارامەوە گوێویستی تەواوی بڕگە و بابەتەکانمان بن وەی کە بێتە مای سوود بۆ هەموو لایەکتان. سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست هیوادارین تەندروست باش بن و بەدڵێکی ئارامەوە ئەمڕۆژ بینەری بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژ بن و هەموو ڕۆژێکتان هەرباش و پرخێر بێ. ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون تەوەریەکەمان تایبەتە بە ڕۆژی پەنابەران و کۆچبەران لە بەریتانیا ئەوەش بەهۆی ئەو ئاڵۆزەی کە لە ماوەدا ڕوویە بە هۆکاری ئەوەی کە ڕێکەوتنێک هەیە بۆ ناردنەوەی زۆرملەی پەنابەران لە بەریتانیاوە ئەمە ناڕەزایی هاوڵاتیان و ڕەوەندی کوردی لەوێ کردەوە و بۆ هۆی ناڕەزایەتی بۆیە باز لەم پرسە دەکەین لەگەڵ یەکێک لە میوانەکانمانەکە لە بەریتانیاوەیە و زیاتر گفتوگۆ دەکەین سەبارەت بۆ گرفتانی کە ئێستا لەوێ پەنابەران ڕوبەڕووی بوونەتەوە. وڵازان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا بابەتێکی مێژوویمان بۆ هەڵبژاردنەوەیش یادکردنەوەی بردومانی شاری سلێمانیە کە لە ساڵی 1924 شاری سلێمانی لەلای ئینگلیزەکانەوە بردومان کراوە چەندین گفتوگۆی مێژووی لەو بارە دەکەین زانی ئامانج لەو بردومانە چی بوو و ئایا هاوڵاتی لەو ساڵانەدا شەید بووە بارودۆخی ژیانی هاوڵاتیان لەو سەردەمەدا بە چۆن گوزەراوە چۆنی بۆ لەو سەروبەندەدا لەو ساڵانەدا شێخ مەحموودی نەمر حکوومەتەکەی ڕاگەیاند و بۆیە ئینگلیز و دەوڵەتانی دیکە دژی وەستانەوە باز لەو دەکرێت کە ئەو بردومانە بۆ کوشتنی شێخ مەحموود بۆ ئێمە دواتر باز لەو ڕوودا و مێژوێ دەکەین و باز لە بردومانی شاری سلێمانی دەکەین لە ساڵی 1924دا لە تەوری سەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش بەهێزکردنی برایەتیە لە نێو موسڵماناندا ئەمەش کە بابەتێکی زۆر گرنگەوە خۆی گەورە ئاماژەی پێکردووە باز لەو دەکات کە خۆی گەورە لە سوورەتی حوجرادا باز لەو دەکات کە موسڵمانان برای یەکترن دەبێت ئاگادار یەکترن و پشتی یەکتر بن وە چەندین فەرمودەی دیکە هەیەکە باز لە برایەتی و تەبایی و تۆکمەی پتەوی نێوان مسلمانان و برایەتیان دەکات ئێمە لەو گفتوگۆیەماندا لەو تەوەرێماندا باز لەو دەکەین کە تا چەند گرنگن لەم سەردەمی ئێستادا مسلمانان برایەتی یەکتر بپارێزن و پشتی یەکتر بگرن بە تایبەت لەم سەردەمی ئێستا کە سەردەمێکە سیلەی ڕەحم و دوورکەوتنەوە و کۆمەڵی بابەتی دیکە لە ئارادایە بەڵام لەم نێوەندەدا ئاگاداری ئەو بین کە ئەمە شتێکە کە خوای گەورە و ئاماژەی پێکردو و پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم باسی کردووە کە گرنگە هەموو لایەکمان ئاگاداری بین لەو تەورێماندا باز لە بەهێزکردنی برایەتی دەکەین لە نێو موسڵماناندا. بەڵێ بگومان ئاینی ئیسلام هەمیشە لەسەر بەهاجوانەکان گرنگی دەدا پێویست دەکات کە ئێمەش ئەو بەهاجوانە لەناو خۆمانە ڕنگدانەوەی هەبێ کە بتوانین برایەتێکی جوان لە نێوان یەکتردا دروست بکەین. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و دواتر لە تەورەکاندا لەگەڵتان بەردەوام ببین.
دووبارە سڵاوتان لێبێت دازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە دۆخ و ژیانی و گوزەرانی کۆچبەران و پەنابەرانی لە وڵاتی بەریتانیا دەکەین. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە کۆچبەران لە بەردەم وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتەدا گرتبوونەوە باز لەوە دەکەن کە ڕێککەوتنێکی لە نێوان حکوومەتی هەرێم و وڵاتی بەریتانیا بۆ ناردنەوەی بەشێک لە کۆچبەرەکان و بە تایبەتی ئەوانەی کە لە زیندانەکاندان لەو بارەیە گفتوگۆ دەکەین و زیاتر زانیاری وەردەکەین زانین ئایا تا چەند ڕاستە هیچ ڕێککەوتنێک هەیە و دۆخی کۆچبەران پەنابەران لە چ ئاستێکدایە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز خات و ژوان محەممەد ڕاوێژکاری یاسایی پەنابەرانی کورد لە بەریتانیا. خات و ژوان سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوە شو بەیانیتان باش. زۆر سپاس دەکەین کە میوانی بەرنامەکەماوی دەزانین کە لە وڵاتە ئێستا کاتەکە زۆر زووە سێ کاتژمێرێک لە پێش ئێمەوەن دەستخۆشی لێ دەکەین. دەمێ بزانم کە لە ئێستادا دۆخی کۆچبەران لە چه ئاستێکدایەوە بە تایبەتی پەنابەرانیش کە ئەوان ئەگەر جوابیان وەرگرتی بێت یان هەر شتێک لەو بابەتە بەڵام بەگشتی دۆخەکە لە چه ئاستێکدایە ئایا ئەو بابەتی کە باز دەکرێت و خۆپیشاندان لێ ئەنجام درراوە کە گوایە ڕێککەوتنێک بوونی هەیە ئەمانە تا چەند ڕاستە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە. سەبارەت بە دۆخی ئێستاە کوردێکی زۆر دەست بەسەرا گیراون ئەوانەی کە پێجوابن و کەیسەکانیان ڕەفسیان وەرگرتووە لەلایەن حکوومەتی بەریتانیەوە. خەڵک گومانەکە لەوەی کە ڕێککەوتنێک هەبێ لەلایەن حکوومەتی هەرێم و بۆ حکوومەتی بەریتانی هەتا چەندێک ئەمە ڕاستە ئەمە نازانین بەڵام دەست بە سەرگرتنی ئەو کوردانە و سەردانکردنی حکوومەتی هەرێم بۆ بەریتانیا ئەم دووشتە زۆر لە یەکەوە نزیکووە. ئەمجا هەتا ئێستا کورد بەم شێوەیە دەست بەسەرا نەگیراوە لە بەریتانیا. خات و ژوان زۆر جار باز لەوە دەکرێت من لە سۆشیال میدیاوە ئەنی کە بینیم نازانم تا چەند ڕاستە دەوترێت بەشێک لەوانەی کە گیراون یاخود وەڵامیان نییە لە کەیسەکانیاندا ئەو کەسانن کە لە ڕابردوودا کاتێک کە سەرۆکی حکوومەت هاتە ئەو وڵاتەوە بەرپرسان هاتن ئەوێ خۆپیشاندانیان گر یاخود هێلکەیان گرتوتە ئەو کەسانە ئەوانن دەیانێت بە شێوازێک لە شێوازەکان بنێرێنەوە بۆ هەرێمی کوردستان. ئایا ئەمە بوونی هەیەەوە تا چەند ڕاست ئەم هەواڵە؟ بەڵێ ئیحتیمالە ئەوە ڕووداوێکی ناخۆش بوو بێت بۆ حکوومەتی کوردی، بەڵام هەر ئەو کەسانە نین کە دەست بەسەرگراون، ئەو کەسانن کە کەیسیان ڕەفسیان وەرگرتووە هیچ شتێکی تازەیان نییە لەلایەن حکوومەتی بەریتانیەوە. بەس وەکو پێشتر باسم کرد بەم شێوەیە دەست بەسەرگرتنی کورد لە بەریتانیا لە دێتەنشن سنتەرەکان ڕووی نەداوە هەتا ئەم وەختە. بۆیە خەڵک گومانەکە لەوەی کە ڕێککەوتنێک هەبێ لە نێوان حکوومەت و حکوومەتی بەریتانی و حکوومەتی کوردی. زۆر باشە خات و ژوان لە کێو ئەم ناڕەزایەتیانە دەستی پێکردووە؟ ئایا ئێوە هیچ کاردانەوەیان هەبووە، هیچ وڵامێکیان هەبووە بۆ ئەو گربوونەوە و ناڕەزایەتیانی کە کوردەکان لەوێ ئەنجامیان داوە؟ بەڵێ وەکو باسم کرد ئەم دەست بەسەرگرتنی ئەم کوردانە کچۆپڕ بوو، هەمووی لەم حەوت هەشت ڕۆژەی ڕابردوو ڕووی داوە زیاتر. عادەتەن یەکێک ئەگەر لە بەریتانیا کەیسی ڕەفسی وەرگرتە بێ و هیچ ئەمەلێکی نەبێت دەبێت فرێش کلیم بکاتەوە. ئەگەر فرێش کلیمی نەبێت بەریتانیا داوا ئەکات کە بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی یان فرێش کلیم تەسلیم بکات، واتە شتێکی تازەی هەبێت. زۆر باشە. بەڵام بەڵێ فەرموو. توانی تادەن بە دووادا چوون بکەن بۆ ئەو بابەتە بە تایبەتی ئەوانەی کە ئێستا گیراون؟ ئایا هۆکارەکەیتان بۆ دەرکەوتووە؟ بەڵێ بە دڵنیایی هۆکارەکە وەکو هۆکارەکە کارمان لەگەڵ ئەو کەسانە لە نزیکەوە بۆی پێ یارمەتیان بین کەیس مێکەنەوە لە بەریتانیا تازە هەبێتی تازە هەبێ لەسەر ئایلە پێزان هەڵیەوە کە شتێکی تازە تەسلیمی حکوومەت بکەن و فرێش کلیم بکەنەوە بۆ ئەوەی کە ئەتە ئەگەر کەسێک یان شتێکی تازەی هەبێ لەلایەن حکوومەتی بەریتانیاوە ناکرێت بنێردرێتەوە. زۆر باشە. ئەم خۆت ئاماژەت پێکرد لە ڕابردوو داشتیوا بوونی نەبوو. ئایا ئەمە زیاتر گومانەکە دروست ناکات بۆی کە وڵاتێکی بەوەی کە وڵاتێکی یاسایە و پەیوەستە بە قانون و بە یاساوە، بەڵام لە ئێستادا شتێک دەکات کە لە ڕابردوودا ئەنجامی نەداوە، یانی کە
هەر کەسێک جوابی نەبێت دەستگیری دەکات یاخود شێوازێ لەو بابەتانە ئایا ئەمە زیاتر ینی گومانی لای ئەو کەسانە دروست نەکردووە کە ڕێککەوتنێکە بە لە نێوان حکوومەتی هەرێم و وڵاتی بەریتانیادا؟ بەدڵنیایی گومانی لەلایەن زۆر کەسەوە دروست کردووە. خاڵێک لەو خاڵانە ئەوەیە ئەگەر حکومەتی ئەگەر ڕازی نەبن ئەو تیاریە بنیشتێتەوە لە ئەربیل ئەوان ناتوانن کەس بنێرنەوە و ئەگەر ڕێککەوتنێک نەبێ حکومەتی بەریتانیا ناتوانێت هەستێت و بەم دیپۆرتیشنە بەناردنەوەی ئەو نەفەرانە ئەگەر ڕێککەوتنێک هەبێ لە بینی حکومەتی بەریتانی و حکومەتی کوردی لەبەرەوە بەدڵنیایی گومانێک دروستەکە لەلایەن ئەو کەسانەوە. ڕاوێژکاری یاسایی لە ڕووی یاسایە چارەسەر هەیە بۆ ئەم کێشەیە دەکرێت بە یاسا چارەسەر بکرێت و هەوڵ بدرێت ئێوەمانە ئەوانی کە پارێزگاریان یاخود بتوانن کە هەوڵێکیان بۆ بدەن کە نەنێرێنەوە بۆ هەولێر وە لەوێ کەیسەکانیان چارەسەر بکرێت. هەیە نزیکەی 15 ساڵ لەوێ تا ئێستا وەڵامیشی وەرنەگرتووە، ینی بۆچی دەبێت ئەمانە بەم تازەیە و بەم پەلەپەلە ئاوا بنێرێنەوە؟ بەدڵنیایی ئێستا ئەم کەیسانە هەمویان وەکو یەک وان بەس تۆزە جیاوازیان هەیە ئەبێ سەیری کەیسی ئەو نەفەرانە خۆیان بکەین بزانین وەختی خۆی ڕەفسیان لەسەر چی وەرگرتووە حاڵەتەکانیان چۆنە ئەگەر و یان ئەمەلێکی ئەوەی هەیە بە تایبەتیوانێک کە خێزانیان هەیە لە بەریتانیا یان ئایلەیان هەیە لە بەریتانیا ئیشیان بۆ بکەین. بەڵام ویستم زایدن شتێکی تر بڵێم لە ساڵی 2010 پەنابەرێکی زۆر هەوڵیاندا بەریتانیا پەنابەرێکی زۆر بنێرنەوە بۆ مەتاڕی بەغا لە عێراق. حکومەتی عێراقی ڕازی نەبوو کە ئەو تیارەیە بنیشتێتەوە لە ناو مەتاڕی بەغایە. ئەگەر حکومەتی هەرێمیش ڕازی نەبێت کە ئەو تیارەیە لە مەتاڕی ئەربیلدا بنیشتێتەوە ئەوان ناتوانن بە هیچ شێوەیەک ئەو پەنابەرانە وەربگرنەوە. جا ئایا ئەگەر ڕێککەوتن نییە لە نێوان حکومەتی هەرێم و بەریتانیا باشترین شت ئەوەیە کە نەهێڵن ئەو تیارەیە بنیشتێتەوە لە ناو مەتاڕی ئەربیلا. زۆر باشە، گرفتەکان بەگشتی کامانن و ئایا ئەو گرفتە تەنها لە بەریتانیا یاخود کۆچبەرەکانی تر لە وڵاتەکانی تریش هەمان گرفتیان ڕوبەڕوو بۆتەوە؟ من زیاتر توام لەسەر بەریتانیا قسە بکەم بەڕاستی چونکە زیاتر شارەزای ئەم ڕزعام، بەڵام ئەزانم کە لە ئەوروپا بەعام ئەو حیزبانەی کە ڕێگەزپەرستن هەوڵی ئەوە ئەدەن کە پەنابەران وەرنەگرن بەو شێوەی وەک کێشە و گرفتێکی زۆری دروست کردووە بۆ پەنابەران. بەس زیاتر بەریتانیا بەحکمیەوەی کە ڕێژەیەکی زۆر پەنابەر ڕووی کردوتە بەریتانیا بە تایبەتی لەم 2 ساڵی ڕابردوو بەڕاستی ئەوان بەحساب خۆیان بەتاکەلا ئەگەڕێن ئەمە حەل نییە کەسێک کە چەند ساڵ و تەمەنێکی لەم وڵاتە دەبێتە سەر بۆ ماڵ و خێزانی لێرەیە بەڕاستی تۆ هەوڵی ناردنەوەی بیت. ئەمەش خۆی لە خۆیان کێشەیە. بە زیاتر من ئەتوانم لەسەر بەریتانیا قسە بکەم. زۆر باشە، نوێنەری پەنابەرانی کوور ڕایگەاند کە هیچ ڕێککەوتنێک نییە. ڕای ئێوە چێ سەبارەت بەو بابەتە؟ ئایا هەر بەڕاستی ئەمە سەرچاوێکی باوەڕ پێکراوە کە ئەو باز لەوە دەکات ئەم ڕێککەوتنە ئەنجام نەدراوە؟ وەکو پێشترش باسم کرد مەسەلەی دیپۆرتیشنەوە ناردنەوەی پەنابەر کە هیچ مافێکیان نەماوە شتێکە کە بوونی هەبووە لەو پێشتر، بەڵام وەکو پەنابەری کورد کە بەم شێوە و مدەتەکەمە دەست بەسەر کراون و وە لە دیپۆرتیشن ڕاگیراون شتی وا ڕووی نەداوە لەو پێشتر و ئەم سەردانکردنە و ئەم دەست بەسەرگرتن و هەوڵی ناردنەوەی پەنابەری کورد لەم مدەتەکەمەیە کە هەردێکی زۆر لە یەکەوە نزیکە جێگای گومانە بەڕاستی. زۆر باشە، ینی تۆ پێت وایە کە ئەمە ئەگەر زانیاری تاوەتان هەبێت یاخود بوترێت کە بە تەواتی بە بەڵگەوە ئەو بسەلمێنێت کە ڕێککەوتنێکی لە نێوان وڵاتی بەریتانیا و هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان ئایا لەلایەن لێرەوە خود باوڵین لە هەرێمی کوردستانەوە دەتوانێت کارێ بکرێت کە ئەمە جێبەجێ نەکرێت واتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەو کەسانی کە لەگەڵ حکوومەتانین فشارێک دروستکەن کە ئەم شتە جێبەجێ نەبێت و لەوێش هەر هەوڵ بدرێت و دواتر ئێوە لە ڕووی یاسایەوە کە ئەوان حکوومەتێکی دامەزراوی یاساین گفتوگۆ بکەن لە ڕێگەی یاساوە چارەسەری ئەم کێشەیە بکرێت و بۆیان بسەلمێنێت کە ئەم شتە نایاساییە پێویستە جێبەجێ نەکرێت. لەوانەیە ئەگەر ڕێککەوتنێک کرابێت لە نێوان سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە و کەسانی دیکە، بەڵام زۆر تەرەفی دیکە هەن کە قبوڵی جۆری ڕێککەوتنی ناکەن کە پێچەوانەی یاسا و ڕێسای وڵاتەکەی خۆیان بێت. بەڵێ
ئاتەن بۆ حکوومەتی کوردی دەتوانێت خۆی لە بەریتانیا بۆ نردنەوەی نەفەر ئەبێ ڕەزامەندی و وڵاتی کە نەفەرەکان وەرەگرێتەوە ڕەزامەندی ئەوانی لەسەر بێت ئەوان دەتوانن ڕازی نەبن کە ئەو نەفرانە وەربگرنەوە و ئەشتوانن نەهێڵن کە ئەو تیارەیە لە مەتاڕی ئەربیل بنیشتێتەوە بۆ مەسلەی ئەم کەیسانە ئاتەنەوە کەسانی کە لە دیپۆرتیشن سنتەرایە کە دەست بەسەراگرن هیچ کەیسێکیان نەماوە لەلایەن حکوومەتەوە بۆیە زۆر گرینگەوە زۆر ئەساسە کە ئەو نەفرانە هەوڵی ئەوە بدەن کە کەیسێکی تازە تەسلیمی حکوومەت بکەن و کار لەسەرەوە بکرد کە فرەشقیمێک تەقدیم بکەن عادەتەن لە حاڵەت دیپۆرتیشن سنتەرە بەس کەیسی تازە ئەتوانێت دیپۆرتیشنەکە ڕاگرێ یان ئەو وڵاتەی کە نەفەرەکانی بۆ ئەنێرنەوە ڕازی نەبێت کە وەریان بگرێتەوە خودی کۆچبەران چی دەڵێن لەو بارەیەوە بەشێکیان گوێم لێو باز لەو دەکەن کە دەڵێن ئەگەر هەر بچینەوە نێو فڕۆکەخانەی هەولێرێکسە دەستگیر دەکرێن بۆی کە ئێمە لێرە بەردەوام جایەتی حکوومەت و ئەو زوڵموستەمەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە واتە ئەم گومانانیان هەیە پێ دوایە کە ئەمە جێبەجێ بکرێت بەدڵنیایی ئاتەن بەریتانیا وەکو بەڕێستان باس کرد وڵاتێکی یاساییە ئاتەنەگە بزانێت کەسێک ژیانی لە مەترسیایە یان بەنادنەوەی ئەوێ ژیانی لە مەترسیە ئەبێت نابێت بینێنەوە ئاتەنەو کەسانە پێویستەکە لەگەڵ مەحامیان وەکیلی خۆیان دانیشتن بکەن قسە بکەن ئەم حاڵەتانە بخەنە بەر چاو بەوەی کە بتوان لەسەر ئەساسی ئەوە کەیسێکیان بۆ دروستکەن و هەندێک لەو کەسانەی کە لە دیپۆرتیشن سنتەرەکانن خەڵکی شوێنەکانی ترن یعنی خەڵکی ناو خودی کوردستان نین بەس ئەوان ئامادە بوون کە وەریان بگرنەوە لەبەرەوە زۆر گرنگە هەچ کەسەوە لەلایەن خۆیەوە بەڕاستی ئەگەر محامی هەیە یان هەوڵ بدا کە قسە لەگەڵ محامەکەی خۆی بکات بۆ ئەوەی کە کەیسێک لەسەر ئەو حاڵەتە دروست کات ئەگەر ترسی ئەوەیان هەیە کە ژیانیان لە مەترسیا بێت بە گەڕانەوەیان بۆ مەتاڕی هەولێر لەبەرەوەی کە دژایەتی حکوومەت شارەزای دۆخی ئەوان بن ڕەوشی ئەوان بن لە ئێستادا هەڵوێستیان چیە بێگەر هاتوولەن نە حکوومەتی هەرێم و نە لە بەریتانیا ژوڵامیان بدرێتەوە تەبەن حاڵەتێکی قورسە لەبەرەوەی کە تۆ لە هیچ لایەک ئەمەلێکت نەبێ زۆر زەحمەتە و پێم وابێ ئەو نەفرانە زۆر ناڕەحەتن لەم کاتەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئەم نەفرانەی کە هەوڵ کە بۆ سیویەکی مان کە ئەلاساس دەبێ بگەڕێندرێنەوە سەریانە فەنەسەتیارە بۆ ئەو نەفرانە زۆر گرنگە بە زووترین کات بە دوای فرەشکڵەی ما بگەڕ تەنها تاکە شتێک کە دووشت بەڕاستی تاکە شتێک کە ئەو دیپۆرتیشنن ئەو نردنەوە ڕائەگرێ ئەوەیە کە تۆ کەیسێکی تازەت هەبێ لە هۆم ئۆفیس یان ئەوەیە کە حکوومەتی کوردی خۆی ڕازی نەبێت کە ئەو نەفرانە بگەڕێنەوە ئەم دوو حاڵەتە زۆر باشە ئەگەر ئاماژەی بۆ بکەی کەیسی تازە مەبەستت چێ بۆ نمونە لە کەیسێکە وەڵامی بە نەخێر وەرگرتۆ دەتوانێت کەیسێکی دیکە دروست کات یاخود چۆنی ئەمە بکات بۆی کە ڕزگاری بێلەوە عادەتەن ئەبێ سەیری کەیسەکەی بکرێ بزانێت لە یەکەم ڕۆژە کە داخلی بەریتانیا بۆ ئەو کەیسەی چۆن هاتووە لەسەر چی ئەساسێک هەبووە ئەمجا عادەتەن فرەش کلیم ئەو کەیسە تازانە ئەگەر ئەو کەسە بەڕاستی ترسی ئەوەی هەیە کە بگەڕێتەوە ناو مەتاڕی هەولێر دەست بەسەر بگرێتەوە تووشی بە حکمی ئەوەی کە مزاهرەی کردووە لە دژی حکومەت ئەبێ ئەو بەڵگانە کۆ بکاتەوە بۆ ئەوەی کە محامەکەی هەوڵی بۆ بدات کە فرەشکڵیمی بۆ بکە لەسەر ئەساسی ئەوەی کە ژیانی لە مەترسیایە ئەمە زۆر گرینگە لەبەرەوەی ئەوان ئەیگەڕێنەوە بۆ شوێنێک کە ژیانی بەڕاستی لە مەترسیایە و احتیمالە دەست بەسەر بکرێت لەبەرەوە زۆر گرینگە لەسەر ئەم ئەساسانە هەوڵی فرەشکڵیم با بەڵام زایدن ئەوە کەیسەکەی خۆی چۆن بووە چۆن هاتووە ئەگەر خێزانی هەیە ئەگەر ئایلەیە هەیە حاڵەتەکان چۆنە یعنی ناتوان قسە لەسەر یەک کەیس بکەم چونکە کەیسەکان جیاوازیان هەیە بەس پێویستیان زۆر بەوەیە کە محامی بۆ نمونە وەکیل بگرن و کار لەسەر کەیسەکانیان بکەن بە زووترین کات ئەم بابەتە دەتوانێت بوترێت کە ئەمەلێکی دیکەشی تیاوە خۆت ئاماژت پێکرد بۆی کە بەڵگەکان کۆبکاتەوە بۆ منە کۆچبەرێک بەشداری کردو لە خۆپشاندانەکان دژی حکوومەت شتەکان پێشکەشی محامەکەی بکات و ڕوونی کاتەوە کە لەم وڵاتە ئەم زوڵمتەمانە دەکرێت نادادی دەکرێت گەنجەکان بێکارن دانامەزرێن ئەم شتانە
کۆبکاتەوە بە وێنە یاخود بە بەڵگە شۆپشانیدا کە من بەشداریم کردو لەوەی کە سەرۆکوەزیران هاتووە من جی وەستامەوە ئەگەر بچمەوە بۆ ئەوێ لەوانەیە دەستگیرم بکەن ئەمانە دەتوانێت بوترێت کە ئەمەلێکی تێدایە ئەو کەسە کەیسەکەی بگۆڕێت و وەڵامێکی باشی بۆ بێتەوە بەدڵنیایی ئەگەر ئەو بەڵگانەی هەبێت و بەشداری کردبێت و لەو حاڵەتانەیە زۆر پێویستی بەوەیە کە محامەیەک سەیری کەیسەکەی کاتووە ئەو بەڵگانە بخاتە بەرچاو بۆ ئەوەی کە بنێردرێ بۆ هۆمۆفیس و کەیسی تازەی لەسەر بکرێ بەڕاستی چونکە ئەمە وڵاتی بەڵگەیە عادەتەن پێویستی ناتوانین هەر کەیسەکە لە خۆ دروستکەین و بڵین ئەمە حاڵەتەکەیە پێویستە بەو بەڵگانەیە کە بیسەرمێنی طبعاً هەموو هەوڵێک و هەموو حاڵەتێک تو ئەگەر بتگەڕێنەوە بۆ شوێنە کە ژیانە لە مەترسیا بێ ئەبێ هەوڵی خۆت بیت کە ئەو شتانەی کە ئەو مزاهرە و ئەو دژایەتی حکومەت کە کراوە لەبەر ئەوەی کە ژیانە لە مەترسیا بووە ئەو بەڵگانە کۆکەیتەوە تەسلیمی محامەکەی بۆ ئەوەی کە هەوڵی فرشکڵێنت بۆ هەر لە باسکردنی کەیسەکانە ئایا ئەگەر بێت و خێزانێک بن جیاوازە لە گەنجێک کە بەتەنیا هاتبێ و ئەگەری ئەوەی هەیە کە زیاتر هاوکاریان بکرێ بۆ پێی کە ڕەنگە مناڵیان لەگەڵا بێ و خێزانێکی زۆر بن بۆ ئەوانەی کە لە دیپۆرتیشن سنتەران بە تاکید ئەگەر ژیانی پێوترێ پرایڤت لایف یان ژیانی خۆیان هەبێ لە بەریتانیا نەک هەر خۆی بێ بەتەنها کەیسی خۆی بێ بەتەنها بەڵام ماڵ و عایلەشی هەبێ حکومەت سەیری ئەو حاڵەتانە شەکا لە پێی کە ژیانێکی بۆ خۆی دروست کردووە لێرەوە خانەوادەکەشی ژیانێکی خۆی دروست کردووە لێرە زۆر باشە خات و جوان ئەگەر لەم بابەتە کەمێک بچینە دەرەوە بینە سەر بابەتێکی دیکە ئەگەر کۆچبەرێک یاخود خێزانێک بە تازایی بگەنە وڵاتی بەریتانیا بە تایبەت خێزانە کوردەکان گەنجانی لە هەرێمی کوردستانەوە کە دێنە ئەو وڵاتە ئایا زۆر جەباز لەو دەکرێت کە دانێرنە ئەفریقا ئایا ئەمە بوونی هەیە واتە چی بەسەر کەیسەکانیاندا دێت پێ دوایە ئەمە لێگەیە بۆ وەڵامدانەوەیان ئەگەر گەنجان یاخود خێزانەکان بێنە وڵاتی بەریتانە لە ئێستادا بەڵێ بۆ مەسلەی ئەو ئایلانەی کە تازە بەنیازن بێن بۆ بەریتانیا لەم 2 ساڵی ڕابردوو وەکو باسم کرد کۆچبەرێکی زۆر ڕووی کردوتە بەریتانیا وە پرسایەکی زۆری دروست کردووە حکومەتی بەریتانیاش لەم ماوەی پێشوو لە دەنگدانی شارەوانەکان زەرێکی زۆری هێنا و محاولە ئەکا خۆی بکڕێتەوە بۆ حاڵەتە لەبەرەوە بە دوای حسابی خۆی حل ئەگەڕێ بۆ جێکردنەوەی ئەم پەنابەرانەی کە ڕووەکەنە وڵاتی بەریتانیا لە مەوزوعی ئەوەی کە بە تایبەتی کەیسی ڕواندا پێ ئەوترێ نردنی نەفەر بۆ ڕواندا ئەمە بوونی هەیە و زۆر هەوڵی ئەوەش ئەدەن کە ئەو کەسانەی کە بە تایبەتی لە دوای مانگی یەکی ئەم ساڵەوە هاتوونەتە ناو خاکی بەریتانیا نامەیان بۆ دەچێت هەتا ئێستا بۆیان نەچۆ بەس احتیمالێکی هەیە نامەیان بۆ بچێت و پێیان بوترێ کە لەو ئەچێ کەیسەکانیان بنێدرێ بۆ ڕەواندا یعنی ئەمە احتیمالەکە وەک پێویست باس نەکراوە کە بەدڵنیایی ئەو نەفرانە بەر ئەکەوێ یان بەر ناکەوێ لەبەرەوە بۆی کە ئینسانیش خۆی ترسێک دروست نەکا بەس بەدڵنیایی بۆ کەسانێک کە بەتەمان تازە بێن وەزعێکی زۆر کورسی هەیە ئێستا کۆچبەرێکی زۆر پەنابەرێکی زۆر بەڕاستی لە ئوتێلەکانە ماوەتەوە و مدەتی چەند مانگێک لەبەرەوەی شوێنیان نییە کە ئەو نەفرانە جێ بکەنەوە و ناڕەحەتێکی زۆریان بینیوە بۆ ئەو نەفرانە کە تازە بەتەمان بێن پێم وابێ زۆر حاڵەتێکی قورسە وەکو پێشووتر نییە بەسەوانێکی گەشتونەتە ئێرە ئایا ئەوانە کەیسی ڕەواندا ئەبنیانە جارێ دیاری نەکراوە تەنها قسەیە بەس بۆ نەفەری تازە احتیمالێکی زۆری هەیە زۆر باشە ڕێنمایی تۆ بۆ کەسانی کە دەگەنە ئەوێ یاخود کە لەوێ ئێستا پەنابەران تووشی ئەو گرفتانە بوونەتەوە چۆن بتوانن کار بکەن لەسەر کەیسەکانیان بۆ ئەوەی کە تووشی گرفت نەبنەوە سەبارەت بە ناردنەوەیان یاخود ئەوەی کە بە شێوازێکی تر مامەڵیان لەگەڵاکرێت و دەنێرێن بۆ شوێنەکانی تر بۆ ئەوانەی کە ئاتن بەس لە کەیسەکانی ڕەواندا باجارێ بکەین ئەوانەی کە احتیمالێکیان هەیە پۆستیان بۆ بچێت و بڵێن کەیسەکانیان احتیمالی هەیە بنێردرێن بۆ ڕەواندا یان لەوێ لێکۆڵینەوەی لێ بکرێ پێم باشترە نەترسن لەو حاڵەتەیە تاوان حاڵەتێکی قورسە بەس نەترسن محاولە بکەن لەگەڵ محامەکانی خۆیان ئەگەر حاڵەتێکی تایبەتیان هەیە کە پێویستەکە ئایا نەخۆشی بێیان دەرونیان هەچ حاڵەتێک بێت کە لەگەڵ محامەکانی خۆیان قسە بکەن خانوو بەجێ مەهێڵن چکە زۆر کەس هەیە ترسیەوەیە بێت و یەکسەر خانووکە بەجێ هێڵێ ئەو حاڵەتانە دروست نەبێ یەکسەر پەیوەندی بکەن بە محامی وەکیلی خۆیانەوە بۆ ئەوەی کە ئیش لەسەر کارەکانیان بکەن و بە هەمان شێوە ئەوانەی تریشکە لە ئوتێلان تەبەنە بێ چاوەڕوانی خانوو بکەن زۆر کەس
کەس هەیە شوێنی موقەتی پێدراوە یان لە ئوتێلا بووە ئەم شوێنانەی چۆڵ کردووە و دوای هەوڵی داوە کە یارمەتی بدرێ باشترین هەل ئەوەیە هەر لە جێی خۆیان بمێننەوە هەتاکو حکومەت خۆیان یەکلایی یانەکاتەوە ئەو کاتە ئەتوانن محامی بگرن و داوای یارمەتی بکەن. زۆر باشە خات و جوان ئێمە دەرفەتمان نەماوە ئەگەر بابەت یا شتێکمان بیرچوو بێ باسی پێ دەتوانانی ئاماژەی پێ بکەی یاخود دواوتت چی بێت؟ من سپاسی بەڕێستانەکەم و داواکارم لە خۆی گەورەی ئینشەڵا ڕەحم بە هەموو لایەک کا بە تایبەتی ئەو کاسانەی کە حالیان لە دیپۆرتیشن سنتەرایە ئینشەڵا کەیسەکانیان چاکە بێتەوە داوا لە حکومەتی هەرێمی شەکەن کە بەڕاستی نەهێڵێ ئەو تەیارەیە لە مەتاڕی ئەربیل بنیشتێتەوە لەبەر ئەوەی کە تەنها ئەوان ئەتوان ڕای بگرن و وەڕازیش نەبن کە ئەو نەفرانە بگەڕێنەوە. خات و جوان پێم وابێت لە هیچ وڵاتێکە پێی خۆش نییە وڵاتە و ئەو فڕۆکەی بنیشێتەوە نازەم لە هەرێمی کوردستاندا بۆچی لەوانەیە حەزب بکە یاخود پێی خۆش بێت کە بگەڕێنەوە و تا لە حکوومەتی عێراق لە ساڵانی ڕابردوودا نەیهێشتەوە کە شتێکی وا ڕووبات. بەڵێ بەڵێ منیش هەمان قسەی بەڕێز دەکەم و هیوادارم ئەگەر بەڕاستی ڕێککەوتنێک نەبێت لە نێوانی حکومەتی هەرێم و حکومەتی بەریتانی ئەو قسانەی کە ئەیکەن ئەگەر ئەو شتە بەو شێوازە بێ ڕازی نەبێ یەک پەنابەر وەربگرێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێزت خات و ژوان محەممەد ڕایشکاری یاسایی پەنابەران لە بەریتانیا سپاس دەکەین بۆم دەرفەتا هیوادارین ئەو گرفتانی تووشی بەنابەرانی ئەوێ دەبنەوە بەرەو چارەسەر بڕوا و چیتر ڕوبەڕووی ئەو جوواریە نەبنەوە کە ڕوبەڕویان دەبێتەوە بەردەوام. زۆر سپاس خات و جوان بەڵازان و خۆشەویستان دەچین لای ڤیدیۆک سەبارەت بە ئەوەی کە هاوڵاتێک لە چەمچەماڵ هەستاوە بەکردنەوەی مۆزەخانەی لە نێو ماڵەکەیدا و کە کۆمەڵێک شتی کۆن و دەگمەنی لە نێو ماڵەکەیدا هەڵگرتۆ پێکەوە بینەری بابەتێک دەبین لەو بارەیەوە. وەک حەز و خولیایەک بۆ پاراستنی کەلوپەلە کۆنەکان لەلایەک و گرنگجیدان بە کولتوری کۆنی کوردەواری لەلایەکی دیکەوە هاوڵاتیەک لە قەزای چەمچەماڵ مۆزەخانەیەک بەڕووبەری 200 مەتر دووجا بنیاد دەنێت. حسێن محەممەد کە پیشەی فەرمانبەری شارەوانیە بە هاوکاری برایەکی لە دەرەوەی وڵات ماوەی 18 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی پارچە کۆنەکانە. ماوەی 4 ساڵیشە مۆزەخانەکەی دروست کردووە و کەلوپەلەکانی تیا پاراستووە. لە مۆزەخانەکەدا زیاتر لە 20,000 پارچەی جۆرا و جۆر بوونیان هەیە. لە 2004 تا ئێستاش بەردەوامین لە شتی هەشتێکی جوان بدینین جاروایە شتێکی تازە دێت ئەم کۆنانە یعنی شتێکی کۆنتر ئەبینین ئەوە دانین لە جێی گۆڕانکاری تیاکەین. لە 2004 تقریبان شتەکان خەری کۆکردنەوەین و پارێزگاری دەکەین هەتا وەکوتم 2010 ئەم بیرۆکەیمان بۆ دەم خانومان تێکدا بەم شێوە دروستمان کرد. وەڵایی دەستکەوتنی شت هەیە دەسەکەوێت. بەڵام ئەم ناڵم لە 2004 ئەم شتانی کۆ کردوێتەوە هەر جاری شتێکی دەستکەوتەوە شتێکی غەریبی لا شتیشی تایە تازە بابەتە بەڵام بۆ دوا ڕۆژ ئەمەش هەر بێتە کۆن شتی تایە تازەیە بەڵام بۆ دوا ڕۆژ ئەوش هەر بە کۆنە بێ بەڵام تەمان ئازێتی خواردو و مەسرفی کردووە تا کۆی کردوێتەوە. تەمەەن کە ڕۆی حەزت بە ڕابردووە زیاتر شتی کلاسیکی خەڵکی حەزی پێێتی هێترمان حەزمان شتێکی غەریب بێت جوانتر بیات. سەقفی مۆزەخانەکە بە شێوەی کۆن و بەدار و حەسیر دروست کراوە. بەشێکی زەوێکەشی دیزایانی بەشێک لە شوێنە گشتەکانی قەزای چەمچەماڵی تێدا بنیاد نراوە. لە بەشێکی تری قسەکانیدا حسێن محەممەد وتی مەبەستیان لە دروستکردنی مۆزەخانەکە ئاشناکردنی نەوەی نوێیە بە کەلوپەلە کۆن و مێژوویەکان. ئەمە بەشێ لە شاری چەمچەماڵە. هەر خۆمان لە خۆشەویستیمان بۆ چەمچەماڵ حەزمان کرد ئەم شتە جیاوازە بکەین بەشێکی چەمچەماڵە تقریبان نین 2004 و 5 بە دواوە وەکو بنەماڵی خۆمان ئەم شتەمان کردو وەک خزمەتی بۆ شارەکە بەڵام لایانی پەیوەندیدار هەڵسێ بەهۆی ئێمەش بە شتێکی بە باش دەزانین شتی ئەم شارە و کەلتوری ئەم شارە پارێزرێ و پێمان خۆشە نۆڵا نایبەخشین حەزیشمان نییە داوا بکرێت لەبەری خۆش نییە ئێمە دامانەوە خزمەتێکە ڕاستە ماڵی ئێمەیە بەڵام ئیستا تو هاتووی سێریەکەی تۆ سوودی لێبینی من تەلەبەی خوێنکار هاتوون دەزانکۆی سلێمانیەوە بەحسیانە بووە لەوە بە هەواڵپەرسی هاتوون بێرە
تەسووریان کرۆشتیان ڕسمیان وەرگرۆ سوودیان لێبینیەوە بۆ بەحسەکان من دڵخۆش بوومە کەوان سوودیان لێبینیەوە ئەوی سوودی لێبینیەوە تەمان دڵخۆشە بێ. لەگەڵ ئەوەی قەزای چەمچەماڵ دەوڵەمەندە بەدەیان شوێنەواری مێژووی کۆن، بەڵام تا ئێستا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە مۆزەخانەیەک لە قەزاکەدا دروست بکەن بۆ پاراستنی کەلوپەلە کۆن و مێژوویەکان. لە بەرامبەردا حسێن محەممەد و ژمارەیەک هاوڵاتی هاوشێوەی ئەو وەک هەستکردیان بە بەرپرسیارەتی ژمارەیەک مۆزەخانەی بچووکیان لە سەنتەری قەزاکە و ناحیەی شۆڕشدا دروست کردووە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بەڵازان و خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە شاری سلێمانی لە ڕابردوودا چەندین کارەسات و ناخۆشی و دەربەدەری و بەخۆیەوە بینیوە. ئێمە باز لە بابەتێکی مێژووی یاخود ڕووداوێکی مێژووی دەکەینەوەیش بردومانی شاری سلێمانیە. بزانین ئەم ڕووداوە چۆنی بۆ باز لە گێڕانەوەیکی مێژووی دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران بابەزادە مامۆستای زانکۆ. کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. خۆ بەخێر بێن. کاک دکتۆر لەگەڵەوە دەست پێ بکەین ئەم ڕووداوە بردومانی شاری سلێمانی کە لە ئینگلیزەکانەوە ڕوویدا چۆنی بوو ئەگەر باز لە بەڵگەنامە مێژوویەکان بکەینەوەی کە باس کراوە بۆ بینەرانی باس بکەیت. بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە شاری سلێمانی لە ڕابردوودا لەگەڵەوە دەکە شارێکی گەرم و گوڕ لە ڕووی ڕۆشنبیریەوە شارێکی گەرم و گوڕ لە ڕووی گەشە سندنی بازرگانی و ئابووری و پیشەسازی و کۆمەڵێک بواری تر بە جۆری تەمەنی خۆی کە با بڵێن لە 1985 شاری سلێمانی دروست کراوە لەگەڵ کورتی تەمەنی خۆی ئەم شارە گەشە سندنێکی گەورەی بەدوو خۆیەوە بینیەوە. لە ساڵی 1920 یاریدەدەرەکەی ڕیچ منشئ البەغدادی لە باسی شارەکانی باشووری کوردستاندا تەنها ناوی 4 شار دێنێ کە ژمارەی ماڵەکانی لە 1000 ماڵ تێپەڕیوە کە یەکێک لەم شارانە سلێمانی و ئەوکەیتر کەرکووک و کۆیە و هەولێرەکەواتە شاری سلێمانیێکێک لەم شارانی گەشە سەندنی گەورەی بەخۆیەوە بینیەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا شاری سلێمانی معانات و دەردەسەری و کێشەی گەورەی بینیەوە بەدەست داگیرکەرانەوە. ڕوخانی میرنشینی بابان لە 1950 خۆ لە شعرەکەی دووچامەکەی نالی و سالمدا زۆر بەڕوونی دەردەکەوێت کە شاری سلێمانی تووشی چ معانات و گرفت و کێشەیەک بووە. لە 1970 شاری سلێمانی لە کاتی هاتنی ئینگلیزە دووبارە تووشی گرفت بووە. لە 1916 لە هاتنی ڕووسەکان و ئەو بەریەکەوتنەی نێوان کۆتایی دەوڵەتی عوسمانی دووبارە لە سەردەمی سەفەر بەرلگ و بارودۆخێک دروست بووە. ڕەفیق حەلمی لە کتێبەکەیدا زۆر بەڕوونی باسی لێو دەکات کە مردوەکانی ناو شار و کۆڵانەکان کەس نەبوو بیان نێژێ. ئەو ڕووداوی کە ئێوە ئاماژەی پێ دەکەن لە 1923 ئەو ڕووداوە بووە لە دوایەوەی کە ئینگلیزەکان بۆ جاری دووەم لە دروستکردنی فەرمانڕەوایەتی بۆ شێخ مەحموود وردە پەشیمان بوونەوە و شاری سلێمانیان بردومان کردووە. شێخ مەحموودیان ناچاری دەرچوون لە شاری سلێمانی کرد. دکتۆر دەتوانین بڵێن هۆکاری بردومانەکە ئەوە بوو؟ خۆی هۆکارەکە بۆتان ڕوتر بکەمەوە. شاری سلێمانی و دەوروبەر و شارە زۆر و شارباژێڕ و بیتوێن و پشتدەر و سەمسەماڵ و کەرکووک و ئەم ناوچانە تا دەگاتە هەولێر. ئەم شوێنانە بوون کە لەگەڵ هاتنی ئینگلیزەکان ئینگلیز ئەم پێشینەی هەبوو کە دەیزانی ئەم ناوچانە و بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت بە دەسڵاتی ڕاستەوە خۆی بە ژمارەیەکەم بە سوپای لێوی ئەو و بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت بۆی ئەم ناوچەی لە سەرتاوە خستە ژێر دەسەڵاتی شێخ مەحموود و شێخ مەحموودی کرد بە حکومداری کوردستان و هۆز و سەرۆکهۆز و پیاوە ماقوڵان لە سلێمانی لە مانجی تشرینی دووەمی 1970 کۆبوونەوە و حکوومەتی بریتانی اعترافی بەوە کرد کە من ئەم ناوچەیە وەکو فەرمانڕەوایەتێکی سەر بخۆ حکومداری کوردستان بە شێخ مەحموود دەست پێرم. شێخ مەحموود لێرەوە تەشکیلی حکومڕانێتێکی کرد بە ناوی حکومداری یان حکوومەتی کوردستان سەرۆک وەزیران و وەزیری بۆ دانا. ئەمە بەردەوام بوو تاوەکو مانجی نیسانی 1990 کەمتر لە ساڵێک جارێککە مێزەرسۆن کە حاکمی سیاسی ئەم شارە بۆ وردە
ویستی دەسەڵاتەکانی شێخ مححمود کەم کاتەوە ئەمە وای لێ هات کەوتە بەریەکەوتن لە بینی شێخ مححمود و هەروە شۆڕجێڕانی ئەو کاتەی سلێمانی ئەوە بوو لە شێخ مححمود بەریتانیەکانی لە سلێمانی هەموو دەرکرد و ڕاستەخۆ دەسەڵاتی دەرپەڕاندنی ئینگلیزەکانی ڕاگەیان و لێرەوە شەڕی ئینگلیز و شێخ مححمود دەستی پێ کرد و 2000 بە کۆتا پێکدادان لە مانجی 19 حوزەیرانی 1990 لە دەربەندی بازیان کە شەڕێکی مەشهورە بێساش پێی کرد هەیکەلەکەی ئەم شەڕەوەکو بابرین لەو حەیەکی تەذکاری لەوێدا هەیە لێ بەدواوە شێخ مححمود بەدیل لە جیرەیە و دوور دەخرێتەوە بۆ هیندستان بۆ دوورگەی ئەندامان لەوێوە بەریتانیا بڕیاری دەسەڵاتی ڕاستەوە خۆرەدا بەسەر کوردستانی باشوور واتە پشنەبەستن بە هیچ سەرۆکخۆز و دەسەڵاتێکی لاوەچی و حکوومەتەکەی شێخ مححمود هەڵدەوەشێنێتەوە شێخ مححمود دوور دەخاتەوە بۆ هیندستان ئەمە بەردەوام دەبێ تاوەکو 1920 بەڵام لە 1920 کۆمەڵک ڕووداوی گەورە لە ناوچەکەدا ڕوودەدا بۆ نمونە جارێک کەمالیەکان لە تورکیا دەسەڵات پیا دەکەنەوە و ئەم دەسەڵات پیاکردنەوە ڕووسەکان پشتیوانیان لێ دەکەن وای لێ هات بەریتانیا هێواش شێواش سەرۆکخۆزەکان لە کوردستانی باشوور بەو ئومێدەی کە لە تورکیادا حرەکەتێکی ئازادی خوازی هەیە لە سەرۆکاتی مستەفا کەمال وردە دەیەوێت ئینگلیز و فەڕەنسیەکان و ئیستعمار لە ناوچەکە دەرپەڕێنێ بۆ سەرۆکۆزە کوردەکان وردە جوڵێکیان تێکەوت بۆی کە بتوانن شەڕی پارتیزانی بکەن بەرامبەر بە ئینگلیزەکان پێشتر لە 1920 دەبینین لە سەردەستی شێخ شەعلان ئەبوو جۆن و هۆزەکانی باشوور شۆڕشی 1920 ڕوویدا لە کوردستانی عێراق پیاوێکەوە بە ناوی ئۆزدەمیر بەرمێدەراتی کەمال لە تورکی هاتە ڕەواندز و سەرۆکۆزەکانی بان کرد کە تورکیای کەمالی پشتیوانی لە کوردەکان دەکات بۆ دەرپەڕاندنی بابرین بەریتانیەکان لە عێراقەوە بوو سەرۆکۆزەکان دەیانی وەکو سەید حەسەنی جەباری با بڵێن کەریمی فەتاحبەجی هەمەوەند شێخ ئەمینی سندۆڵان غەفورخانی ناودەشت عەباسی مەحموود ئاغا دەیانی وەکو سەرۆکۆزەکانی سورسی و هەرچی لە ڕەواندز کۆبوونەوە ئەنجومەنێکی هۆزایەتیان دروست کرد ئەم ئەنجومەنە هۆزایەتیە حکومەتی بەریتانی ناچار کرد کە لە قۆڵی هەولێرەوە هەتا نزیک هەولێرە ئەم هێرشیان هێنا لە ڕانی و پشتدەر و ناوچەکانیان گرت ئەمە وای لێ هات ئینگلیز گەیشتە ئەو قەناعەتەی کە ناتوانێت کوردستانی باشوور بەو شێوە بەڕێوە بەرێ قوسێکمەی تێ لەم نێوەندەدا لە خواریشەوە بەریتانیا خەریکی دروستکردنی سوپای عێراق بوو لەو سەر و بەندەدا ئایا ئەمە پەیوەندی بەیەکەوە هەیە و کاریگەری هەبوو لەسەر ئەو بابەتی کە تۆ باسەکە لە ڕێمی کوردستاندا ئێستا هاوکاتی ئەمە چ ڕووی داوە هەم لە عێراق و هەم لە ئاستی دەولی و هەم لە ئاستی ناوچەکە ئەمە پێکەوە دەیبەستمەوە دیارە لە مانجی ئەیلولی هەزار و یان لە مانجی لە سەرەتاوە لە مانجی ئاب حکوومەتی بەریتانی ناچار بوو لە سلێمانی بکشێتەوە شێخ قادری برای شێخ محەمموودی ڕاستپەر بۆی کە ئەنجومەنێکی میلی پێک بێنێ بە شۆڕژێڕانی دژی دەسەڵاتی بەریتانی و هۆزەکان بڵێ هیچ کە پێشڕەوی مەکەن بەرەو شاری سلێمانی کە هەموو نەچەکانی بیتوێن و پشتدەر و دوکان و کۆیان خستەژێر کۆنتترۆلی خۆیانەوە ئەوە بوو ئینگلیز کشایەوە و لە مانجی ئەیلول ئینگلیز ناچار بوو شێخ محەمموود لە هیندستانەوە بێنێتەوە کوێت بێنێتەوە عێراق کۆمەڵک بەڵێن نامە و پەیمانی لەگەڵ بەبەستەیەکە لایەنگری تورکەکان نەکا و هەوڵ بدە بۆ دەربڕاندنی تورکەکان ئەم جارە هێنایەنەوە لە مانجی تشرینی دووەمە حکومدارێتێکی دووەمی شێخ محەمموودیان ڕاگەیان کە پێی دەوترێت حکوومەتی دووەمی شێخ محەمموود کە ئەم زاریان بە ناوی مەلیکی کوردستان پێشتر بە ناوی حکوومەتی کوردستان بوو لێرەوە زارێککە شێخ محەمموود دام و دەستگا حکومیەکانی پێک هێنا بەڵام ئەم زارەوەکو زاری یەکەم نەبوو زاری یەکەم بەریەکەوتنەکانی لەگەڵ مێزەرسۆن و حاکمی بەریتانی بوو ئەم زاریان بەریەکەوتنەکانی کەوتە نێوان دوو بەرداشانەوە ئایا پشتیوانی تورکەکان و ئۆزدەمیر قبول بکە بۆ حکوومەتەکەی یاخود ئەو بەڵێنەی بەریتانیەکان بێنێتە دیبەوەی کە دژایەتی تورکیا بکە شێخ محەمموود دەویست لە نێوان ئەم دوو هێزەدا زۆرێک لە مناوەرات بکە بۆی سربەخۆیەکەی خۆی بپارێزێ ئەم بابەتە کە ناچێتە ژێر داواکاری حکوومەتی بەریتانیەوە و هاوکاتیش تورکەکان داوای لێ دەکەن کە ڕۆڵی ئەکتیفتر بژێڕێ بۆ دەرپەڕاندنی ئینگلیزەکان لە عێراق و هاوکات حرەکەتێکی منەویر لە کوردستان دروست بۆ مستەفا پاشای ئامڵشی و تۆفیق وەهبی و کۆمەڵک لەم بابەتانە کە پێیان وایە لایەنگری ئینگلیز زەرورترە وەکو دۆستایەتیکردنی تورکیا هاوکات بەشێک لە منەویرینی کورد وەکو ئەحمەد خوازە و ژمارەیەکی تر وەروە بەشێک لە زۆر لە سەرۆکۆزەکان بە تەعاتوفی گەڕانەوەی خلافەتی ئیسلامی لەلایەن دەوڵەتی تورکیاوە چونکە مستەفا کەمال لە بیدایەتی هۆزە کوردەکانی وا هەڵخەڵەتان ئەمانە هاوسۆزمون لەگەڵ تورکیا و دەیانویست شێخ محەمموود پشتیوانی تورکیا قبول کە بۆ دەرپەڕاندنی ئینگلیزەکان لێرەوە بە درێژایی کۆتایی 1922 1923 شێخ محەمموود لەوان ئەو دوو بەرداشەدا تووشی زۆرێک لە با بڵێن شپرزەیی بوو
ئەمە بوای کرد کە ئینگلیز 2000 ناچار بێ شێخ مەحموود پشت لە شێخ مەحموود بکە و بردومانی شاری سلێمانی کە بە چەند کەڕەتێک ئەمە دروست بوو ئەم بەریەکەوتنانە لێرەوە دەستی پێکرەوە ئەوەی کە جەنابەت ئاماژەی بۆ دەکەن دوای ئەم بردومانە وردەوەدا حکومەتی شێخ مەحموود هەڵوەشایەوە جارێکە شێخ مەحموود چووە شاخەکان ماوەیەک لە ئەشکەوتی جاستنە و منتیقی دووکان و لێرەوە ڕۆژنامە با بڵێن ڕۆژنامەی ئەشکەوتی جاستنە و ئەمانە کە لە ڕووداوە سەقافیەکاندا دەستی پێ دەکەن ئەمە سەری هەڵدا و شێخ مەحموود لە کۆتایی 1924 ناچار کرا لە ڕێگەی پێنجوونەوە کوردستانی عێراق بەجێبێ لەوسێ لە گوندی پیران پێنجوونی دیوی ئێرانێ دابنیشێ ئەمە بەردەوام بوو تا 1930 تاوەکو شەڕی بەردەرکی سەرای ئەیلولی 1930 جارێکە کە بەریەکەوتن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دروست بوو لە بینی خەڵکی شار و با بڵێن دەسەڵاتی حکوومەتی عێراقی شێخ مەحموود ئەمەی بە قۆستەوە خەڵک چوون پەنام بۆ شێخ مەحموود بکە جارێککە پێ سەرکردایەتیان بکە بۆ دەرپەڕاندنی حکوومەتی عێراقی و بەریتانی ئەمە جاری سێمە ئەمەی جەنابەت باسی لێوە دەکەی هاوکاتی ئەم ڕووداوانە کۆمەڵک ڕوودا و گەلێک ڕوویداوە یەکێک لەو ڕووداوانە با بڵێن کۆنگرەی لۆزان بۆ لە 1923 لە ئاستی دەولی لە 1920 هاوپەیمانەکان چوونە ژێر باری بابرین دەستکەوتێک بۆ کورد کە لە کۆنگرەی سیڤەرا بەدەست ئاهاتووە لە ئابی 1922 بەڵام لە دوای سەرکەوتنەکانی مستەفا کەمال ئەتاتورک هاوپەیمانەکان پەشیمان بوونەوە هێواش شێواش کۆنگرەی لۆزانیان بەس لە کۆنگرەی لۆزانی ئەترافیان بە مستەفا کەمال ئەتاتورک کرد دۆستایەتیان بۆ لای خۆیان ڕاکێشتا و پشتیان لە کورد کرد لێرەوە کە تۆ ئەوان دانیان نابەوەی کە مستەفا کەمال ئەو ناوچانی کە بەدەستی وتی دەتوانێت تورکیای تازە بەرهەم بهێنێ کێشەیەک مابوو لەو نێوەنەدا یەکلا بکرێتەوە چونکە بە پێی پەیمانی سێڤەر دەبوایە ویلایەتی مووسڵ کە دەکاتە کوردستانی باشوور ئارەزوومەندانە دەتوانێت بزێتە باڵ ئەو دەوڵەتی کە لە پەیمانی سیڤەرا دروست کراوە لە 1920 بەڵام ئێستا کە ئەوان احترام بە مستەفا کەمال دەکەن و احترام بۆ دەکەن کوردستانی باشوور بەشێک لە دەوڵەتەکەی تورکیا بەرژەوەندێکە وڵەوانە بۆ ئەمەش بابەتێکی درا ئایا چارەنووسی ویلایەتی مووسڵ چی لێدێتەوە بەرژەوەندێکە لەوەدا بوو مووسڵی مستەفا کەمال لە سەرەتاوە ئەم شۆڕشەی دژی دەرپەڕاندنی بەریتانیەکان و فەڕەنسیەکان لە بەرپاکرد هاوکات لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە رووسیا لە هاوپەیمانێتی ئەوروپا دابڕاوەکو هێزێکی مەترسیدار و بلۆچێکی سربەخۆ هەنگاوی دەهاوێشت وە پشتیوانی لە مستەفا کەمال و دەوڵەتی تورکیای تازە دەکرد ئەم پشتیوانی کردنە بەریتانیەکانی ناچار کرد کە بەلانی کەمەوە مامەڵەی لەگەڵ بکەن احترافی پێ بکەن بۆی کە لە باوەشی هاوپەیمانێتی رووسیا بێتە دەرەوە بابەتی هەڵپەسێردرا و لێوە نێوەنەدا بریتی بوو لە کوردستانی باشوور کوردستانی باشوور چی لێ بکەن ئەم بابەتە مایەوە لە کۆنگرەی لەوزانە نەیانتوانی بگەنە نەتیجەیەک بەرزیان کردەوە بۆ کۆمەڵی گەلان لە کۆمەڵی گەران لە دوای کۆمەڵێک دانیشتن و هێنان و بردن و ڕاپرسی بۆ ناوچەکە هاوکاتی ئەمە لە 1920 کۆنگرەی قاهیرە بەسترا لە کۆنگرەی قاهیرەدا هەموو بەرپرسانی بەریتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیندستان کۆبوونەوە بۆەوەی کە چارەسەری کێشەی عێراق بکەن عێراق لە پێش 1920 وڵاتێک نەبووە بە ناوی عێراقەوە عێراق لە سەردەمی عوسمانی دابەش کرابوو بەسەر ویلایەتی بەسرا مووسڵ بەغداد واتە ئێمە ویلایەتێکی سربەخۆ بووین و مەرکەزەکە شاری مووسڵ و ماوەیەک شاری کەرکووک بووە لێرەوە دروستکردنی دەوڵەتێک لەم پێکاتەی عێراق ئایا بە فعلی ئەم دەوڵەتە تەنها بەغدایە و بەسڕایە یان کوردستانیش دەگرێتەوە کە ویلایەتی مووسڵ ویلایەتی مووسڵ بە پێی پەیماننامەی سەڤەر گرفتی لەسەرا گرفتەکەش ئەوەیە کە هاوپەیمانەکان لە کاتی هۆدنەی مەندەرۆس ناوچەی مووسڵیان داگیر نەکردەوە بۆیە تورکیا داوای دەکات ئەم کێشەیە لە نەوتەوە یەکگرتووەکان یەکلای کرایەوە کە پێشتر لە نێوان لۆرد کیرزۆن و عیسمەت ئینۆنۆ جێگری مستەفا کەمال ئەتاتورکی لە کۆنگرەی لۆزانە مشتومڕی زۆر لەسەر کرا بەریتانیا دەویست ئەم ناوچەیە بە بەغداوە بلچێنێ بەڵام تورکیا دەویست ئەم ناوچەیە بخرێتەوە سەر تورکیا کە سەدرین کێشەی ویلایەتی مووسڵ بریتە لەم گرفتە ئەمەش کۆمەڵێک پاساوی هەیە پاساوی یەکەم ئەم ناوچەیە کە عەرەب نییە بۆیە لەگەڵ بەسڕە و بەغدا جیاوازن و بازرگانی و کەلتوری لەگەڵ تورکیاوە تێکەڵ وەکو تورکیا بانگەشەی بۆ دەکرد بەڵام هاوکات لەم ناوچەیە نەوت دۆزراوەتەوە بەریتانیەکان دەیانەوێ بیخەنە سەر دەوڵەتی عێراقەوە بۆی کە سوودمەند بن لەو نەوتەی کە لە ناوچەی ویلایەتی مووسڵ دۆزراوەتەوە لە کۆنگرەی قاهیرە دوو ئاڕاستە بوو ئاڕاستەی بێرسی کۆکس کە بەڕێوەبەری ماوەیەک مندوبی سامی بەریتانیا بۆ لە عێراقدا کۆچی ئەوە بوو کە بە هیچ شێوەیەک دەسەڵات بە کورد نەدرێ قەواری سربەخۆیان هەبێ ناوچەکەیان شاخاوی و شوێنی پارێزراوی قەواری سربەخۆنین بەڵام چەرچڵ وەزیری مستەعمەرات بۆ چوونی جیاوازی هەبوو پێی وابوو ئەمە سربەخۆ بن بۆ ئەوەی کە دەتوانن دیوارێک لە بینی خزینی رووسیای بەلشەفیک لەگەڵ ناوچە عەرەبیەکان دروستکەن واتە دەبن بە دیوارێک لەو ڕوانگەی و سربەخۆ بن 2000 گەشت ناو نەتیجەی کە مادام مەلیک فەیسەڵیان کردوتە مەلیکی عێراق ئەم بابەتە هەڵپەسێرن بۆ خۆناغێکی تر
بەڵام 2000 عێراق بە ئەوە بلچێندرێ هاوکات لە ناوچەی با بڵێن ئەمەی کە جەنابەت ئاماژەت بۆ کرد هاوکات حکوومەتی بەریتانی پشتیوانی لە مەلی فەیسەڵ دەکا بۆی کە سوپایەکی عێراقی دروستکە وردە ئەم سوپایە جێگای سوپای لێوی بگرێتەوە کە سوپای لێوی بریتە لە پێکهاتەی ئەو شوێنانەی کە بەریتانە داگیری کردو مەسەر بەنگلادێشی کورد بەشداری پێکرا کورد لەو سوپایەدا بۆ خۆی ئەگەر تۆ تێبینیت کرد بێ لە 1923 کە دووبارە ئەمە حەدەسێکی تری گەورەیە بە حکوومەتی بەریتانی لەگە حکوومەتی عێراقی ویستیان ئەنجومەنێک دروستکەن بۆ عێراق لە ڕێگەی تاعیناتەوە لە ڕێگەی نوێنەری منتیقەکانەوە بە ناوی ئەنجومەنی تەسیسی کە جێگەی پەرلەمانێک بگرێتەوە وردە ئەمە نەک هەڵبژاردننی ڕاستەوخۆ زۆرێک لە ڕاپرسی بۆ کرا کوردستان لەو ڕاپرسیانە بەشداری نەدەکرد لەو ڕاپرسیانە نوێنەری نەدەنارد بەو ناوەی ئەگەر بێت و نوێنەر بنێرێ بۆ بەغدایە بەشدار بن لە ئەنجومن و پەرلەمانێکی دامەزرێنرا و لەلایەن بەریتان و حکوومەتی عێراقەوە ئەمە اعترافکردنی کوردە بە حکوومەتی عێراق و ئەمە سازشە لەسەر سەربەخۆی بۆیە کوردستان تا 1930 گەورەترین بەریەکەوتن لەوە بووە کە بەریتانیەکان ویستیوانە لە هەولێر و سلێمانی و کەرکووک هەڵبژاردن بکەن بۆ نادری نوێنەر بە بەغدایە بەڵام خەڵکی ئەم شارانە بەشداریان نەدەکرد بەریەکەوتنەکە لەوە بوو هەتا 1930 لە بینی ڕۆژنامەی ژین و ڕۆژنامە کوردیەکان لەگە ڕۆژنامەی لیوا و ڕۆژنامەی عێراقیەکان ململانە هەیە لەسەر ئەساسەی کە عێراق گوتوێتی سلێمانی بەشێکە لە عێراق ئەمان دەرێن نەخێرەمی ئەتراف ناکەین بەچەکین لە عێراق بۆیە کورد لە هەتاوەکو دوای شەڕی بەردەچی سەرا و سەرکوتکردنی سێمین شۆڕشی شێخ مەحموودی کورد بەشداریشی ئەکتیڤی نەک لە سوپا لە دامەزراوەکانی حکوومەتی عێراقیش نەدەکرد بە نیازی سربەخۆیی لێرەوە با بڵێن ئەم بەریەکەوتنان دروست بووەوە کە ئەمڕۆ ئێمە باسی لەوە دەکەین ئەم بەریەکەوتنە دەرهاویشتەی ئەم کۆی ئەم ڕووداوانەیە کە لەو قۆناغەدا ڕوویداوە واتە ئەم قۆناغی کە حکوومەتی بەریتانی دوازار مەلیک فەیسەڵ و حکوومەتی عێراقی کە ویستویانە سلێمانی وەکو شارێکی ئەکتیڤ لیوایەکی ئەکتیڤ ببەستنەوە بە حکوومەتی عێراقەوە بەڵام سلێمانی و ناوچەکە ڕەتیان کردوتەوە ئەمە لە 1930 لە شەڕی بەردەکی سەراهمان بە یەکدادان ڕوویدا و کوشتارێکی زۆر لە سلێمانی کرا هەر لەو ساڵەدا شێخ مەحموود کوشتارێکی زۆر گەورە کرا لە بینی ئەو لە نزیک کفری و دوازار لە شەڕی ئاوبارێک با بڵین ئەم بەریەکەوتنە لە منتیقی سلێمانیدا زۆر بووە ئەمەی کە لێرەکانەدا گرینگە ئەم بردومانە دەرهاویشتەیە و ئەکتیڤیە تۆ ئەگەر سیرکەی بەریتانیا کە لە سەرتاوە ویستی مەلیکاتی بۆ شێخ مەحموود دروستکە و دوای حکومداری بۆ دروستکە ئەگەر تێبینیت کردوێ هەوڵی ئەوەی داوە دەسەڵاتی شێخ مەحموود لە دەوروبەری سلێمانی تەجاوز نەکا بۆ هەولێر و ناوچەکانی تر و بۆچی ئەم قوارەی تەنها لە منتیقی سلێمانی دروست کرد ئەم قوارەی یان ئەم ڕێگە پێدراوی بۆ هەموو کوردستانی باشوور نەبوو حکوومەتی بەریتانی سێر بێرسی کۆکس لەگەر سەرسڵا لەگەر وێڵسنا گفتوگۆیەک ڕووی داوە دەڵێ ئایا ئەم حکوومەتی کە بۆ شێخ مەحموودتان دروست کرد حکوومەتێکی سیاسی بوو واتە ویستان کورد بکەن بە قوارێکی سەربەخۆ یان ویستان وەکو موسەکینێکی کاتی کورد ڕازیکەن وەڵسن دەڵێ دووەمیان بوو واتە ویستمان بۆ حالەتێکی کاتی یان بۆ دەستکەوتێکی ئەمنی دەستکەوتی ئەمنی یعنی چی دەستکەوتی ئەمنی یعنی چی ینی مندیقەی سلێمانی ناوچەیەکی یاخیە لە دەسەڵاتی مرکزی لە بەغدا لە ئینگلیزەکان بۆ ئەگەر بێت و حکوومەتێکی وەقتی بۆ دانەمەزرێنین ئەو کاتەی دەبێ هەموو سوپای لێوی و سوپای بەریتانی سەرقاڵ بێ بە کۆنتڕۆڵکردنی ناوچەی سلێمانیەوە بۆیە ئێمە بە شێخ مەحموود ڕازیمان کرد تاوەکو دەسەڵاتمان پتەو کرد کە دەسەڵاتمان پتەو کرد جارێککە سەرکوتمان کردەوە جارێککە ئێمە ناسار کرد شێخ مەحموود بێنینەوە جارێکی تر لێمان یاخیبوونەوە سەرکوتمان کردەوە بۆ زاری سێم زارێککە لێمان یاخیبوونەوە شێخ مەحموود لێمان هەڵگەڕایەوە زارێککە سەرکوتمان کردەوە کەواتە منتیقەی سلێمانی ئەم بردومانە و بردومانەکانی تر دەرهاویشتە ئەم یاخیبوونەی سلێمانی ئەم یاخی ئەمە زۆر گرنگە دەقەمە ژوەکان باز لەوە دەکەن کەمە خوێندەوە لەسەر کرد بێ بەریتانیا خۆی دەیزانی کە لە ناو شاردا شێخ مەحموود بوونی نییە چۆتە دەرەوە بەڵام هەر بردومانی کرد و شارەکەش پێم وایە کەمێک چۆڵی پێوە دیار بوو ینی پێشتر خەڵکەکە ئاگادار بوو کە بردومانی شاری سلێمانی دەکرێت پێم وابێت قوربانێکی واشی بۆ شوازە نەبووە واتە ئەم یاخیبوونە یاخود ئەوەی کە ئەمەیان قبول نەبووە ئەم خەڵکی ئەم شارە ئەمە وای کردووە کە بەریتانیا ئەم شارە بردومان بکە نەک لەبەر خاتری شێخ مەحموود یان بیانێ شێخ مەحموود بکوژن خۆی ئەگەر ئەگەدار بن ینی حکوومەت بەمەستی کوشتنی شێخ مەحموود نەبووە بەڵام مەبەستی پەراوێز خستنی شێخ مەحموود و مەستی دوورخستنەوەی شێخ مەحموود بووە یان ملپێکەسکردنی شێخ مەحموود بۆی کە ملکەتی داواکاریەکانی بەریتانیا بێ لە دەرپەڕاندنی تورکەکان و لە دەرپەڕاندنی ئۆزدەمیر لە ڕەواندز وە کۆنتڕۆڵکردنی ئەم سەرۆک هۆزانەی کە لایەنگری تورکیای کەمالی بۆیە ئەم بردومانە ئەگەر ئاگادار بین یعنی ئەم بردومانە
تەنها لەم کاتەدا نەبوو ئەم بردومانە پێشینەی کۆمەڵک بەریەکەوتن هەیەواتە لە بیدایەتی ساڵی 1923ەوە بەریتانیەکان پشتیوانیەکانیان کاپتنەوە ئێلکە حاکمی سیاسی دووەمی بەریتانیا بووە لە حکومەتی دووەم لەم شارەدا کشایەوە ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەدمۆس پشتیوانیەکانن کشاندەوە کشانەوەی پشتیوانی بەریتانیەکان شاری سلێمانی کرد بە دوو بەرەوە بەرەیەک لە بەشێک لە ڕۆشنبیران وەکو پێشتر باسم کرد دەنویان ویست شاری سلێمانی بەجێ بێنن بەوەی کە بە دیوێک لە دیوەکان ئەم کاری شێخ مەحموود دەیکا زۆرێکە لە سەرکەشی و مزازەفە بەشێک لەمانی کە لە سەرۆکۆزەکان وەکو بابکراغای پشتدەری و بەشێک لە سەرۆکۆزەکانی ترویستیان پاڵ بدەنە پاڵ ئینگلیس پێیان وابێ مەسەرەن ئەگەر ئینگلیس نەبێ ئێمە ناتوانین سەر بەخۆی بەدەست بێنین کەواتە بردومانەکە لە چوارچێوەی زۆرێک لە شپرزەییدا بووە ینی ئێمە دەتوانین بڵێن شاری سلێمانی کاتێک ئەو بردومانەی مانجی پێنج کراوە پێشتر لە مانجی ئازاریشە بردومانی تر کراوە لە مانجیەک بردومانی تر کراوە واتە خەڵکی شار بە شێوەیەک لە شێوەکان شاریان سۆل کردووە دام و دەستگا حکومیەکانی شێخ مەحموود بە ئەندازەیەک تەنها وەکو ڕەمز ماونەتەوە نەوەکو مؤسساتی کۆنتڕۆڵ کراوە بەسەر پێگەی شاردا خەڵکەکە چەمچەماڵ و خەڵکەکە لە شاری سلێمانی بەشێکی چۆتە دەرەوە چۆتە ئەطراف و گوندەکان و شارەزور و منتیقەکانی چەمچەماڵ و شوێنەکانی تر بەشێک لەمانەی کە زێتر پیان وا بۆ شێخ مەحموود سەرکەشی دەکا بەرامبەر بە ئینگلیزەکان ئەمانە چوونەتە بەغدا و چوونەتە کەرکووک یعنی تۆ تەبیبنی بکە مەسەرەن عەبدولکەریمی یەکێک لە شێخەکانی با بڵێن ناوچەی کەرکووک و هەروە حەبیب بەجی تاڵبانی شێخی تاڵبانیەکان کۆمەڵێک لە بەشێک لە سەرۆکی جافەکان ئەمانە وردە وردە ئەم هەنگاوی شێخ مەحموودیان بە سەرکەشی و مزازەفە زانیوە بۆ یەک دەرگای گفتوگۆ و حیوەڕیان لەگەڵ حکومەتی بەریتانی و لەگەڵ ئینگلیزەکان کردوتەوە واتە دەتوانم بڵێم ئەم بردومانە لە کاتێکدا بۆ کە شێخ مەحموود هێوار شێوار خەریکە پشتیوانەکانی لەدەست بدە پشتیوانەکانیشی بە دوو مەبەستان بوو یەکیان پیان وایە بووە ئەو معادلە سیاسی کە شێخ مەحموود کەوتووە کورد ناگەێنێتە ئەنجام شێخ مەحموودش بێ ئومێد بووە لە بەریتانیەکان لە بۆی لە جاری یەکەم بەڵێنیان پێدا بەڵام ڕاستیان نەکرد بۆ زاری دووەم بەڵێنیان پێدان ڕاستیان نەکردواتە دڵنیان نەبووە لەوەی کە ئینگلیزەکان دوجار دەیانوێ هێوان شێواش بە قۆناغ کوردستانی باشوور و سلێمانی بە بەغدایەوە بلچێنن بۆیە شێخ مەحموود کە لێیان دڵنیان نەبووە و هەندێک لە مونەویرەکان لی دڵنیا بوون ئەم حالەتەی دروست کردوانی پێ سیر نەبێ مەلای گەورە لە کۆیە لە بیدایەتەوە قەناعەتی بەوە نەبووە کە شێخ مەحموود لا پاڵداتە پاڵ تورکەکان پێی وا بۆ دەبێت شێخ مەحموود لەگەڵ ئینگلیسەکان ڕێکەوێ و لە ڕێگەی ئینگلیزەکانەوە مافی کورد بەدەست بهێندرێ واتە ینی پێ سیر نەبێ مەلای چۆک و مەلای گەورە بەشێک لە مەلاو بەشێک لە ڕۆشنبیرانی کورد پشتیان لە شێخ مەحموود کرد لەو ڕوانگەیەوە کە ئومێدیان بە ئینگلیز زۆتر هەڵچنی بوو کاتە دکتۆر دوێ ئەوە ڕۆژ و بارودۆخی شارەکە چی لێ هاتووە زیانەکانی ئەو بردومانە چی بوو؟ بەتاکید زیانەکانی ئەو بردومان ئەوەی کە ڕەفیق حلمیش و بەشێک لەمانەی کە بیرەوەریەکانی خۆیان لەم قۆناغە نووسیوەتەوە بەسیەوە دەکەن کە خەڵکی زۆر لە شارەکە کوژرا و شارەکە وردە وردە ئاوارە و دوور کەوتەوە بەشێکی لە شار و ئەم شپرزەیە بەردەوام بوو تاوەکو کۆتایی 23 و بەشێک لە 24 بەڵام لێرەوە وردە وردە تۆفیق و هەبی و با بڵێ نتوانم بڵێم نیزامێکیان بۆ شار ڕێخست و سلێمانی وەکو بەشێک لە عێراق هێوار شێوار دام و دەستگا حکومیەکان جێگیر کرا و حکومەتی شێخ مەحموود بە کردداری چونکە جاری دووەم وەکو شەڕی دەربەندی بازیان نەبوو کە یەک شەڕێک بێ و حاسم بێ و دەوڵەتەکە کۆتایی پێ بهێندرێ بۆیە ئەم جارەیان شێخ مەحموود وردە وردە ناوی نەما وردە وردە حکومەتەکەی هەڵوەشایەوە و دەتوانم بڵێم لە 1924 بەدواوە لە 25 بەدواوە قۆناغێکمان هەیە لە مێژووی شاری سلێمانی و دەوروبەر و کوردستانیش ئەوەیە سەرۆک هۆزەکان و خوێندەوارانی کورد با بڵێن قۆناغێکەویش ئەوەی پیان وابوو ئەگەر بێت و شێخ مەحموود بە ئەندازەیەک پەراوێز بخان و لێرەوە مەزبەتە و نووسراو بکەن بۆ مندوبی سامی لە بەغدایە وەروە نووسراو بکەن بۆ وەزیری مستعمرات لە بەریتانیا مافەکانی کورد جێبەجێ دەکات مەسەن دادەنیشن ئەو سەردەما بۆ یەکە تێبینیتان کردووە لە کتێبەکەی کە نووشیروانی ناوی ناوە سەردەمی قەڵەم و مڕاجعات واتە کورد زۆرترین عریزەی لە قۆناغی دوای 1924 تەقدیمی دام و دەستگاکانی حکومەتی بەریتانیا کردووە مەسەن ئەم منتیقەی کۆ دەبوونەوە 1000 ئیمزایان کۆ دەکردەوە 500 ئیمزایان کۆ دەکردەوە بۆ حکومەتی بەریتانی کاکە ئێمە دەمانەوێت زمانی کوردی گەشە پەرە پێ بدەن دەمانەوێت ئیداراتی کوردی مەسئولەکانی کورد بێ لەو قۆناغەدا بابەتێکەکەی گرنگیش هەیە لە 1922 و بە درێژای ئەم قۆناغا حکومەتی عێراقی و حکومەتی بەریتانی با بڵێن بەیاننامە ڕاگەیاندرا و ڕێکەوتنی تازەیان مۆر کردووە لە ڕێگەی بەڵێندانەوە بەوەی کە کورد ڕازی بکەن
کۆمەڵێک بابرین لەو وەسیق و بەڵگانامانەمان هەیە کە مەسەرەن زمانی کوردی وەکو زمانی ڕسمی دەناسێنن ناوچەکانی کوردستان بەرپرسەکانیان لە کورد دەبێن هێزە عسکەری و سەربازیەکانی بەغدا نایانە ناوچەی کوردستان کورد خۆی بەڕێوە دەبا بە شێوەیەک لە شێوەکان نەرمی و مڕونەیەک بنوێنن هەتاوەکو وای لێ بە کورد ڕازی بکەن بەو قۆناغا واتە قۆناغی 1924 بۆ 1930 ئەم قۆناغەیە بەڵام 1930 بەریەکەوتنێکی گەورەیە لە بۆی حکوومەت عێراقی دەیەوێت لە ڕێگەی هەڵبژارنی ڕاستەوخۆوە ڕاستەوخۆ بە فەرمی ئەم حەقیقەتە جێگیر بکە کە سلێمانی و لێوای سلێمانی بەشێکە لە عێراقەوە دەبێت نوێنەری هەڵبژێردراوی خۆی بنێرێ بۆ بەغدایە و فکری جیابوونەوە و جوداخوازی لە مێشتی خۆی دەرکە ئەمە یە کاردانەوەی 1930 شەڕی بەرەکی سەرای سلێمانی لێکەوتەوە. زۆر باشە کاک دکتۆر دەوترێت لەو سەروبەندەدا لەو قۆناغەدا کە شێخ مەحموود حکوومەتەکەی ڕادەگەینێت و بەریتانیا وەک بڵێ دەستی دەگرێ وڵێت ئەم دێنێتەوە سەر حکومڕانی هەر لە نێو خۆی کوردیشدا هەر لە دەوروبەری سلێمانیدا بەشێک لە سەرۆ گۆزەکان دژایەتی دەکەن ئەمە ژەر پەیوەندی بەوەیە کە بەریتانیا خۆی ئەمانی دروست کردووە کە بە شێواز لە شێوازەکان ژێر بەژێر لەگەڵیان نەبوو بێت و دژی شێخ مەحموودیش بن یاخود ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە بە شێواز لە شێوازەکان سەرۆگۆز و کۆمەڵێکی دیکە هەبوون کە دژی شێخ مەحموود بوون. خۆی لە بریتانی لە سەرتاوە من وەکو ئەو قسەی گفتوگۆی نێوان ڤێرسی کۆکس و وێلسن بۆم باس کردی لە کۆنگرەی قاهیرەوە لە سەرتاوە بریتانیەکان یەتپاک نەبوون لەوەی کە دەوڵەت بۆ کورد و بۆ شێخ مەحموود دروست بکەن ئەمە حەقیقەتێکی زێگیرە و ئەمە حالەتێکی ناچاری بووە و کوتم کوردستانن پێ کۆنتڕۆڵ نەکراوە بۆی لەپاڵ ئەوەوە کە ویستویانە لە ڕێگەی شێخ مەحموودەوە کوردستان هێمن بکەنەوە لەپاڵ دەوڵەتی شێخ مەحموودە لەپاڵ حکومداری و مەلیکەیەتێکی لە هەردوو قۆناغدا دوو حاکمی سیاسیان داناوە لە سلێمانی لە قۆناغ یەکەم ێزەرسۆن لە قۆناغی دووەم نۆئێل ئیتر گۆڕانکاریان بەسەردا هاتووە ئەم حاکمە سیاسیانە پۆلیس و سوپای لێڤیان لەبەردەستا بووە خۆیان ڕاستە و خۆ مامەڵیان لەگەر هاوڵاتیان و خەڵک کردو بۆەوەی کە حکومەت و دەسەڵات و دامۆرەزەکانی شێخ مەحموودی پەراوێز بخەن خۆیان پەیوەندیان بە سەرۆکۆزەکانەوە کردووە مەسەڵەن بڕۆ بیرەوەریەکانی ڕەفیق حەلیمی کە دەخوێنیەوە ئیتر سەرۆکۆزەکانیان کۆ کردوەوە و سەرۆکۆزانەی دۆستی خۆیان بۆی کە ئیمزا کۆ بکەنەوە بڵێن ئەو قایم قامەمان ناوێت چونکە بە کەڵک نایە بۆ چونکە هاوڕێ و هاوڕای شێخ مەحموودە بۆیە شێخ مەحموود کە ناچار بوو شێخ مەحموود ناچار بوو لە مانگی نیساندا پەنابەرێ بۆ ئەو سەرۆک هۆزانەی کە هاو ڕای خۆین بۆ دەرپەڕاندنی مێجەرسۆن و با بڵێن ئینگلیزەکانی ئەمە وای کردووە کە ناچاریکردن بۆ لەبەرەوەی هێواش شێواش دەیانویست لە لایەکیەوە ناوی لێبرن حکومڕانی کوردستان لە لایەکی ترەوە بەڕێگەی پەیوەندیکردن بە سەرۆک هۆزەکانەوە بەڕێگەی ناردنی هێزی یان با بڵێن ئیداری یان پشتیوانیکردنی ئیدارات بەڕێوەی سربەخۆ بەبێ حسابکردن بۆ شێخ مەحموودی دەیانویست هێواش شێواش دەسەڵاتی شێخ مەحموودی تەناوەک و هەیکەل و کارتۆنێک بێنەوە ئەمە لە زاری یەکەم ڕاست بوو لە زاری دووەمی ڕاست بوو بەڵام شێخ مەحموود زوو کە درکی بەمەدا کرد بە تەکید کاردانەوەی بۆ دروست دەبوو ئەم کاردانەوەنەش بوو کە ئەم بردومانە و شەڕی دەربەندی بازیانی لێکەوتەوە. زۆر باشە دکتۆر دەرفەتمان نەماوە بەڵام دەمەوێت کۆی بابەتەکە لەوە کۆ بکەینەوە کە بەدەر لە شێخ مەحموود وەکو کەسایەتیەک و کاریزمایەک لەو سەردەمەدا خەڵکی ئەم شارە ڕۆڵیان هەبوو لەوەی کە نهێڵن داگیرکاری بەریتانیا ئەم شارە ینی بە تەواوەتی کۆنتڕۆڵ کە هەمیشە و بەردەوام یاخی بوو ناڕەزایەتیان هەبووە ڕۆڵ و کاریگەری خەڵکی شارەکە چۆنی بۆ لەو سەروبەندەدا و لەو قۆناغەدا ئێمە گەربێت و دیڕاستێکی سایکۆلۆژیان دەروونزانیمان هەبێت لەسەر شاری سلێمانی و دەوروبەری لەوانێ زۆر لە شارەکانی تر شوێنەکانی تر وڵاتانی تر پێویستیان بە ڕێبەرێکە بێتاوەکو بتوانێت ئەم ڕێبەرە وشیاریان بکاتەوە بتوانن یاخی بن دەسەڵات قبول نەکەن خراپە قبول نەکەن بەڵام شاری سلێمانی جێگە لەم شارانە با بڵێن زۆر دەرپێویستی بە ڕێبەر نەبووە و زۆر ڕێبەر هاتووە و سەرکردایەتی کۆمەڵگەیەکی کردووە کە یاخی بۆ لە دەسەڵات ئەمە لە شۆڕشی واتە گەربێت و شێخ مەحموودیش نەبووایە لە هەردوو قۆناغ و لە هەر سێ قۆناغەکان خەڵکی شاری سلێمانی ئەم ڕوحە یاخی بوونیان لە ناقیاندا هەبووە کاتێک کە شێخ سەعیدی بابی شێخ مەحموودی و شێخ ئەحمەدی برای لە 1970 لە مووسڵ شەهید دەبن ئینگلیس هەڵسوون و یاخیبوونی ئەفۆن دەوڵەتی عوسمانی هەڵسوون و یاخیبوونی ئەم ناوچەیە وای کرد کە شێخ مەحموود بێنێتەوە و بارودۆخەکە هێمن کاتەوە واتە شار بەبێ ڕێبەر هەستاوە شۆڕشی کردووە لە شەڕی بەردەکی سەرای 1930 شار بەبێ شێخ مەحموودی شۆڕشی کردووە دوازەر شێخ مەحموود هاتەوە و سەرکردایەتی کرد ئەمە بۆ 1990 و با بڵێن ساڵەکانی تریش ڕاستەوە ئێمە کۆمەڵێک ویستگەمان هەیە شاری سلێمانی و دەوروبەر بەبێ ڕێبەر زوڵانەوە حرەکەتی کردووە بەڵام ڕێبەر یان سەرکردا توانیوێتی ئەم زوڵانەوەی گەشەسەندن و پەرەسەندن بدا بەڵام ڕێبەر
دەتوانم بڵێم ناکرێ برین ڕۆڵی سەرەکی و گرنگی هەبووە جینا خەڵک بۆ خۆی بێدەنگ بۆ بەڵام سەرکردە و شیاری کردوتەوە شاری سلێمانی و دەوروبەری یەکێکە لەم شارانەی کە بەبێ ڕێبەر و سەرکردە لە شەڕی بەردەچی سەرای سلێمانی کە خەڵکی شار ڕاپەڕین و گۆمی خوێنەستا شێخ مەحموود لە گوندی پیرانی ئێرانێ بووە لەودی و سنوور بووە شاری سلێمانی هەستاوە هۆسەکان هەموو هەستاون و داوایان لە شێخ مەحموود کردووە بگەڕێتەوە ڕێبەرایەتیان بکە بۆ ڕاپەڕینە کەواتە ئەم شارە و دەوروبەری ڕوحێکی یاخیبوونیان تێدایە بەرامبەر بە هەموو سیستەم و دەسەڵاتێک زۆر سپاس دەکەین بێگومان ئەم بابەتە مێژویانە گفتوگۆ زۆر هەڵ ئەگرێ هیوادارین لە یادی بۆمبارەکردنی شاری سلێمانی توانی بێتمان تشک بخێنە سەر ئەو لایەنە مێژووی کە بەڕاستی ئەم شاری تێدا تێپەڕیوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران بابەزادە مامۆستای زانکۆ سپاس زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەڵازان و خۆشەویستان بابەتێکمان هەیە ئەوی ژەوەیە کە ئاسنگەرێک یاخود پیشەوەرێک ماوەی 40 ساڵە خەریکی پیشەکەیەتی لە پێنجێن بزانین پیشەکەی چی و ڕۆژانە کار و کارەکانی چین کە دەیکات پێکەوە بینەری چەندیمەنێک دەمین لەو بارەیەوە من حاجی حەسەنی نزارم لە چەند پشتۆ ئەمیشەمان بۆ ماوەتۆ سێکانێ منەوە تقریبی دەورەی 40 ساڵ زیاد خۆم خەریکە میشم لە باوکمەوە گەیەوە من باوکم لە باوکی و ئەویش لە باوکی و ئەویش هەم لە باپیریەوە ئەمانەی کە پیان وتین من 4 پشتە حاجی عەلی وەسا ڕەسوول وەسا مەحموود وەسا محەمەد ئەمانە هەر بە ئاسنگەری هاتوین کاتی خۆی کە لە ئێران بووین هاتوینە دەدارۆخان لە دارۆخان وەساییان کردووە دوای ئەوە قشتێکیان لەوێ ماونۆ وەساقار و ئەمانە و دوای ئەوان باوە گەورەی من هاتۆتە نزارە ئیتر باوکی من لەوێ هاتۆتە لەوێ وەفاتی کردو ماوەتۆ سەر من ئیترەوە نازانم چەند ساڵە و لەوە پێشی شەر وەسا بوو بن زیاتر لە پێش پشمان وا ئیتر لە دوای من خەلاسەکە ئەمە هەریەک حسابی خۆیەکە بۆ نمونە ئەمە بۆ شتێکی ڕاستە ئەمە ئاوا بۆ شتێکی ڕاستە میشار قەدیم و کۆنە ئەمەشیان بۆ تەشوێی بچووک و ئەو شتانەی هەر لەوەیە ئەمەش کە هەیە ئەمەشینی ئاسنی گرد و ئەمانەیە ئەمەش کاتی خۆی سەردەمی بێڵاسن بوو پێ و چاڵە کرد و پێ و جێبەجێ کرد و ئەمیشارینی قەدیمە کۆنە ئەو چەکشە هەر قەدیمە کۆنە ئەمە بۆ ئاسن بڕینە ئەمە گەرکە و کارەبا نەبووایە بەما ئەو ئاسنانە سوورەکراوە ئەقرتا پێمانە قرتان ئەمەش لامانێ ئەمە بۆ سمەی تەورەکە پێی کوونەکەیت و کەلاروی ڕاستی کەیت و ئەمە ئەو شتانە هەمووی قەدیمە کەیسێ کەم بەکەڵک نایە تویژی پێ ناکەیت ئەگەر ئەوە ئاوینەری نەبێت خەڵکی نابێت منیش بڕیارم ماوە مەگەر لێکەوم و مەگەر دەسم نەمێنێ و هێزم نەمێنێ یا وەسایەتر خوا بکا بێتە ئێرە لەبەرەوەی خەڵک زۆری کەسەوە ناکە لەگەر لەوانەیە نێشی کەم گوناحبار بم کەسی تیان نییە لێرە یەک وەسایەتر باتایە وەڵای لەوانەیە بنەم پێچاوە ئاسن نەبووە یانی سەردەمی من بوو بەس لەوە پێشکەوەکو باوکمە جێڕاوە لە تا ئاسنی ئاوا و ناڵی وڵاخ و شت کە ئادۆزراوە ئاوا ئەخرا سەریەک ئابە و کوورە ئەو کاتەش زەخت زۆر بوو لەم خەڵوزە ئامینایانە توانەوە بەسەر یەکە بەچە کوچ ناسەر گاسن و سەر ئەمانە بەرنیایانە کرد پێی
هەر ئابەوە بە زەبریشان دەوەرە تا ئەوە ئەم ئاشنە سوورەکەیتەوە یا ئاسنی ئاوا بۆ تەور زۆر سەختم ناڕەحەت بوو بەس دڵخۆش بووە گیسێ نەبوو کاکە سێم هەموو نیعمەتی دنیا هەیە فەوتاوە. خۆشەویستان لە تەوەری سێمدا باس لە بەهێزکردنی براتی دەکەین لە نێوان مسلماناندا. کاتێک دەڵێن برا هەمیشە ئەومان بەبیر دێتەوە کە برا بێت لە دایکی خۆمان، بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێت هەمیشە جەختی لەسەر ئەوە کردێتەوە کە مسلمانان لەناو یەکدا وەکو براوا بن و برایەتیان تێدا بێ. هەمیشە ئاین ئیسلام جەختی لەسەر ئەو کارە باشانە کردێتەوە ئەو بەها بەرزانەی کە پێویستە لە ناومانە هەبێ. داخەوە لەم سەردەمەدا دەتوانین بڵین تا ڕادێک تەنانەت براکانیش ئەتوانین بڵین کە تا ڕادێک لێک دوورکەونەتنەوە ساردیەک هەیە لە نێویانە، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە پێویست دەکات برایەتی لە نێوان هەموو مسلمانانە هەبێت بۆ ئەوەی کاری باشە بکەین و مسلمان مافی بەسەر برا مسلمانەکەی و هەیە و پێویستە کۆمەڵک ئەرک هەیە ئەنجامی بدات و ڕێز یەکتر بگرن و خۆشەویستی و تەبایەتی لەنێوانیانە هەبێ. بۆ ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بەم بابەتە لە تەوەری سێمدا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هادی محەممەد، مامۆستای ئاینی. مامۆستا بەخێر بێت. مامۆستا بەسمان لە برایەتی چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. سألت هذا سوشي أو تورو برنامجتان ليكم داو كان خوي برجع بشتوفني هم ولا يكبر. لراستيا يشكل الركيزة وبنامة جرنجرنجا كاني أني بيروزي إسلام كبرايتي تبابون بيكوا ربابون بيكوا خوشويستي هاو سوزي هاو كاري يكتري أما بيوتر برايتي براسي براتي يعني هاو خصوصي بو يكتري لكوي يعني كركرنوي معناك يا هاو سوزي بو يكتري جا لخوشيا يا لناخوشيا كاتك انسان ناخوشي كبيت هر برايكي مسلمان الى هر شنيكي ام دنيا هذا توشي ناراحتي ناخوشي كبيت او انسان دروني امش ازار بچش يعني خوشي كبيت بي خوش به امش بي خوش به وابزني بو خويتي كك بيغمر خواه صلى الله عليه وسلم فرمي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. يعني ما براسين أو كروكي أم فرمودي زور قوريا يعني ما براسي أتوانم بلهم استا لو هني بلين برايتي من خريكة ببيته هتافاتي كي بيناهروك كراستيها واقع واني أبي واقع وابي براسي وكو كاتي قل كبيغمر خواه صلى الله عليه وسلم شون تواني دولتك دروز بكا شون تواني يعني شون الله دستورك داب مزرنه وهي كم شتك كردي لمدينة أو برادي خست نيوان مهاجرين وأنصار كوشكران وبشتيوانان لو بجلواني بهوي تعصبي قبلي بهوي تعصبي تر شارتشيتي وكو كاستاهيا وكو هنك بني عوائق ولمبر وريقرها وبك نتوان راب براتي وتباي نوان او خلق دروز بكرا بلام بيغمري خواه صلى الله عليه وسلم بهوي اويك يشكل اويك انسان بيسر فرازه بلاي خواي پروردگار اويك ايماني هبي بخوا وبيغمرك بروجي دواي لسريتك رشاي براتي بك براتي بارزه بو براتي براسي تواني دولتك بنياد بنيه كتواني شون الله بيجينا بهمو جهان كاتب برايتي أويا كإنسان براسي هاوسوزي ببو يكتري وكاتكش أم برايتي دروس تبيت كدروس بو يتر معني نشاني أويا كدولة أتواني دروس بكي أتواني بنياتي كومل قابني وأتواني براسي أمن واستقرار آسايشك بۆ کۆمەڵگە بنیاد بنێ بەبێ ئەوە بەڕاستی ناکرێت. زۆر باشە مامۆستایان ڕۆژیان پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم پەنجەکانی بۆ شێوازە لێکردوتی فەرمووی کە مسلمانان بەم شێوازە کە برایەک و پشتیوانیەک و تۆکمەی لە نێوانیاندا هەبێت کۆمەڵگایەکی سەقامگیر دێتە ئاراوەکو خۆت ئاماژت پێکرد بە ئێگریزی و
تەبایی نێوان برا مسلمانان پێکەوە ئێستا دەیبینین کە ئەنی کەسانێکگەن بوون ئیماندارن هەردووکیان مسلمان زۆر جار هەردووکیان پێکەوە دەچنە مزگەوت پێکەوە عیبادەت ئەنجام دەدەن بەڵام لە کۆمەڵێک بابەتی وردی بیرکردنەوەی ئاینیدا لەوانەیە دژی یەکتر بوەستنەوە زۆر جا دەبینی سەردان یەکتریش ناکەن ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر یەکگرزی نێوان مسلمانان یەکدەنگی مسلمانان وە پتەوی نێو کۆمەڵگە لە ڕاستیە ئەو دەردە کوشندەی کە ئێستا ئومەتی ئیسلامی پێوەی بەڕاستی مبتەلایە ئەو خلافات و جیاوازیەکە بۆتە بەڕاستی لە یەکترازانی یەکتری کە لە کاتێکە نابێوا بێت لە کاتێکە ئەگەر خی پەروەردگار کە ئاماژە ئەکا ولا يزال الناس مختلفين ولذلك خلقهم خی پەروەردگار کە خۆی ئاماژە بەوە کە خەڵکی ئیختیلاف و ڕاجیاواز و بیرکردنەوەی جیاوازیان هەیە ولذلك خلقهم هەر بۆ ئەوەشە کە خی گەورە دروستی کردون کە ئەم بە ئەم ڕاجیاوازیە بەڕاستی ژیانیش بەردەوام نابێ بگرە زانستیش بەرەو پێش ناچێ ئەگەر وەکوڵە گەرە هەمومان وەکو یەک بیرکەینەوە کەواتە بیر ناکەینەوە بەڵام ئینسانی مسلمان بەڕاستی ئەگەر بێت و دەست پابند بە دینەکەیەوە بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی هاتووە ئەگەر تەماشا بکە هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خلافات ڕیا لە نێوان ئەصحابە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ئیقراری کردو بەلایەکیانە یا بێدەنگی کردو کە هەردووکتان ڕاست دەکەن کەواتە ئینسان ئەگەر بەڕاستی ئەو شێوازانە بگرێتە بەر ئاوای لێ نایە کە گەریچێک هاوڕای ئەم نەبوو ئیتر دژێتی ئەمە ژوای کردووە کە پەرتەوازی لێنە مسلماندا بوونیە گەورەترین ینی هۆکارە بۆ پەرتەوازە بوون بۆ لە تێنەگەیشتنیانە لە جیاوازی لە ڕاجیاوازی کە شتێکی تەبیعیە سروشتیە بۆ ئینسان قیچێکە ئێستا من بۆ ئەو حەنیفە ڕەزای خوای لەبەر سەیری حەدیثێکەکە بە شێوەیەک تێگا ئیمامی شافعی سەیری حەدیثەکەکە بە شێوەیەکی تر تێگا خەڵکانێک سەیری ئاەتێکەکەن بە شێوەیەک تێگەن یا تەفسیرێکی بۆەکەن هەردوو هەمووشی ڕاستە هەمووشی لە چوارچەوەی ئیسلامە جێ ئەبێتەوە ینی لەبەرەوە ئەوە نابێ بەڕاستی ئەو خلافاتەن ئێستا وای کردووە ئەوەندە زەق بۆتەوە کە لەوانی پێ عیبێ پێ شەرم بێ باسی برایەتی بکەیت چونکە برایەتی بەڕاستی کاڵ بۆتەوە لەبەرچی لەبەرەوەی کە ئەو خلافاتانە وای کردووە کە تەنها ئەم خۆی بە حەقەزانێ خەڵکی تر بە حەقنان کەواتە مامۆستا با بڵین ئەرک و مافی برای مسلمان چییە بەسەر برا مسلمانەکەیدا واتە ئەوەی کە ئێمە تەنها بە زمان بڵین فلان کەس وەکو برامان وایە وەکو برایەتی هەیە لە نێوانمانە ئەگەر کردەوەمان نەبێ لەگەڵیدا ئایا بەو دەوترێت برایەتی بەڕاستی لە حەقیقەتە برایەتی کردەوەیە بەکارە بە فعلە نەک بە تەنها قەول و قسە و ئەوانە جاری ئەخۆ ئەگەر بە قسەش بڵێن برامانەوە ئەوانە هێشتا هەر باش هەر هەرتیامەوە الحەمدولillah بەڵام جاری وایە بەوەش لەوەش چێتە دەرەوە لە قسە چێتە دەرەوە بە برای خۆمی نازانم نوێژ لە پشتەوە ناکەم لەگەڵی نابم یعنی حتا بە دژمنی خۆی ئەزانێت بۆی بکرێت زەرری لێ ئەدا بۆی بکرێت تەنقیسی شەئنیەکە پلەپایە هێنێتە خوارەوە مامۆستا لە کاتێکا پێویستە ئەگەر بوون نەخۆش بوو سەردانی بکەی ئەگەر پێداویستێکی هەبوو حەقانی مسلمانی ئینسانی جایز خۆی تەماشاکە یعنی ئەگەر لەوە بکۆڵینەوە زۆر حەقی مافی مسلمان بەسەر مسلمانەوە لە فەرمودەیەکە فەرمی ستون لە فەرمی لە ڕوايەتێکە فەرمی خەمسون یعنی دائیمەن ئینسانی مسلمان پێویستە چەند شتێک هەیە بۆ یەکتری بپارێزێ یەکێک لەوانە کە ئەوەی زەرەرێکە بۆ ئەو بێوێ دوورخاتەوە پێی ناخۆش بێ دووشی بێ هەر خۆشیەکە بۆ خۆی پێخۆشە بۆ ئەوش پێ هەلو بارە پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم دەفەرمێت کێشەگرفت چارەسەرکردنی کێشەگرفتێکی برایەکی مسلمان خۆی گەڕ و کێشەگرفتی خۆت چارەسەرەکە یاخۆ داپۆشینی عیبێکی خۆی گەڕ و عیبی خۆت دادەپۆشێت بالضبط ئەوە تەماشاکە ئیبن عەباس ئەڵێ جارێکیان لە ئیعتیکافە ئەو کە ئیعتیکاف بەندایەتێکی مەحزەکە ئینسان نابێ لێی بڕواتە دەرەوە کاتێکە نیەتی هێنا بەڵام کەسێک هاتە ژوورە سەلامی لێ کرد و دانیش لای ئیبن عەباس ڕەزای خوای لێ ئیبن عەباس فەرمی ما أراك كئيبا حزينا وتي أدبينم بيتاخد دياري وتي والله لفلان كس حقي ولائك بستنوي حقي ولا أوك جار عبد بندب وآزادي كردو أم أبي حقي بداته بەڵام بۆم ناکرێت توانام نییە بەسەریە بۆیە بزۆر بێتاخەت وەکو بڵێ قەرزارێکی ئەوە ئەڵێ ابن عباس وتی قسەی لەگەڵا بکەم تی وەڵا بە ئارزی خۆت بە کەیفی خۆت تی بچم بۆ لای ئەڵێ هەستا ڕۆشتە دەرەوە ئەم کابرا بیری خستەوەتی ابن عباس خۆ تۆ لە حاڵەتێکای ناتوانین چیتە دەرەوە وتی ئەزانم بەڵام هەر خاوەنی ئەم قەبرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی زیگ وڵێ ابن عباس چاویشی پڕ بوو لە فەرمێسکەوەی خاوەنی ئەم قەبرم بیستووە
كفرمية أو كسي بو حاجتي من مشى في حاجة أخيه كان خيرا له من اعتكاف 10 سنين يعني شهر من اعتكاف شهر يعني ما كان بهرد الروايات هاتو يعني تبي أقول خاصة أصلا فرميتي أركسك بو بيداويستي براكي بروات يشكي جبكا لاعتكاف كذني لمزقوت كيف يا غمري خاص صلى الله عليه وسلم كأجر تياب هزارة باشترا وكلوي كاعتكاف كلو كان لو كل بروا أوان أهوات يجيش من براتي إما البراتي في إسوان بشنستك هي أو يك براسيها سوز يكتر بين بخمي يكتروا بين منظلو يكتر من براسي خوش بيد أو يكبو خمان بي خوش بو إشمان بي خوش بيد كاتي ناراحتي كي توش بيد درو من آزار بشجع كاتي أوان لخوش يكابني مش بيمان خوش بيد وأجر كربو ناراحتي كان ديت طريق دعاء خيرا بوكين ويبيغني صلى الله عليه وسلم كافر من فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يما سدا بوشين ما انما هو فضح كردن ما هي براسي بداخل نكبع شيء لقلنا لكن بلكو باسي شيء بلكو باسي شيء بلكو امانه يك نقطه بشوكي لي بدوزينو يعني شلون انا كيش كي لبكين بقايق يعني اما انسان توشي غلط بيته كل بني ادم خطاء انسانه توشي ضعف بيته توشي نقص بيته توشي غلط بيته توشي يعني لبروا انسان با او شتان لبرشاو بقريد هو بدين والله اقر براسي أو براتي كإسلام دعوي أكا حتى القرآن في رزق كاتباسي بهشت كانك كأفرمي ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرور متقابلين أويك رضلو درونيانا هبو درمان هنا غل ركو حقد برانبري يكتري كاتك حقد رك إنما إنجا إخوانا على سرور متقابلين أو كاتأبي تبرا كواتا بيش بهشت كخواي برجار يشجع نعمتكاني أو غير حقد دريانه إن جاء ابن ببرا بأيما أو كين بوي بين ببرا بوي بين أو برايك كإسلام داومان ليك كأجر ببي أوج براسي بيما هاتشي عملوا كار وكردوك من هباء منثورايا شو كهري كبو خوي لأوازق خيري وهري كبو خوي شنلش باي خويك لبرو ناقير نتيجة زور باش ما وصابوت شي يعني دمي لمسر دمي استامان دا باسكين يعني هوكاري سركي چییە کە لە ئێستادا مسلمانان يعني لە بەشێکی زۆری بابەتە ئاینەکاندا پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و دەبینین سپاس بۆ خە لە مانگی ڕەمەزاندا مسلمانان چۆن بە جۆش و خۆش و پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەن لە مزگەوتەکانە بە هەمان شێوە ئێستاش هەر دەیبینین بەڵام دەمێ بزانم هۆکار چیە کە ئەم برایەتی و ئەم تەبایە کەمتر دەیبینی بە چاوی خۆمان ینی کەسێک کە بۆ نونە لە تەرەفێکی دیکەیە لە تاقمێکی دیکەیە حەز بە چارەی کەسی دیکە ناکە ینی زۆر جار سەلامیشی لێ ناکە کەمە هەردووکیشیان مسلمانین هەردووکیشیان لەسەر ئەم پەیڕۆجوانەی ئاینی پیرۆزی ئیسلام دەڕۆن دەمێ هۆکاری سەرەکی بزانم بۆچی دەگەڕێتەوە چارەسەر چییە بۆ ئەمە دەبێت چی بکەین کە برایەتیمان بەهێزتر بکەین لە نێوان مسلماناندا وڵی تەبانەوە گەورەترین گرفتێکە کە ڕوبەڕووی مسلمان بۆتەوە لە ئێستایەکە یعنی وایان لێ دێت سەلام لە یەکتری نەکەن دوورکەوتنەوە لە یەکتری کێشەیەکی گەورەیە من وای ئەی بینم ئەی گەڕمە بۆ بەڕاستی تێنەگەیشتن لە ئەسڵی دینەکە و جەهل و نەفامیە کە سەری کێشاوە باڵی کێشاوە بەسەر زۆر بەمانە یعنی کابرا دوو کتێبێکی بچووکی خوێندێتەوە یا دووشتی بیستووە ئیتر وا ئازانێت دین هەر ئەمەیە وازانەیە ئیتر حەق هەر ئەمەیە حەق هەر لای ئەمەیە يعني كاكا اگر تو قلبنا لە عیلما قلبنا لە فقها قلبنا لە شارزای لە دینا بەڕاستی ئەو کاتە هەتا ئینسان قوڵ بێتەوە زیاتر خلافاتەکانی لای بچووکە بێتەوە لای ئاساییە بێتەوە لای سادە ئەبێ بەڵام کە تۆ لە جوغزێک ینی لە جوغزێک هات تۆ خۆت قەتیس کرد و لە چوارچێوەیەکە خۆت بینیەوە ئیتر بەڕاستی دەوروبەری ئەوانی تر وات لێ بە ناحەقی ئەزانی کە بەڕاستی ئێستا ئێمە لەو کێشە و گرفتەیان کە بۆ نمونە کابرا سەر بە مەدرسەیەکە ئەویتر سەر بە مەدرسەیەکی ترە هیچیان ئەوانی تر بە حەق نازانن لە کاتێکە شێخ قەرەضاوی خوای گەورە پایداری کا یەک قسەی هەیە زۆر جوانە ئەڵێ فەلیەتەسەلە فی الصوفی وەلیەتەسەوف فی السەلەفی حەلەت المشکلە
با بۆ منە با ئەو دوانە باس بکەین ئەو فەرمێ با سۆفیەکان بن بە سەلەفیش بن بە سۆفی حل مشکلەکە حەل بێت چۆنە بن بە سەلەفی سۆفی چۆنە بە سەلەفی بنمونە لە تەزکیەی ڕوح و نەفسە با ئێمە ئیتیباعی ئەهلی تەسەووف بکەین لە پاکردنەوەی عەقیدە و بیر و باوەڕە با ئێمە پابەندی ئەهلی سەلەف بین بۆ نمونە مشکلەکە حەل بوو کەواتە با هەردووکمان وا بزانین تەواوکەری یەکترین هەردووکمان وا بزانین ئێمە بەبێ ئەوان بەبێ ئێمە هەر هەمومان لەناو کۆمەڵگایە بەم ڕاجیاوازانەوە ئەتوانین بەڕاستی شتێک پێشکەش بکەین بەڵام نەک بەڕوقەکەین و بێتە مای ئەوەی کە دژایەتی یەکتری بکەین یعنی ئەو کاتە ئیتر بەڕاستی خراپ ئەقەومێ بەڵام پێشتر یعنی ئەتوانین هەر بەم ڕاجیاوازیانەوە ئیسلامەکەمان پیشانی خەڵکی بدەین چکە کاکەگەر تەماشا بکەی لە سەحابە و لە خولەفاکانی ڕاشدین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر خۆیان بۆ خۆیان لە هەڵس و کەوتیانە جیاواز بوون کەسێکی وەکو عومەر تون بوو ڕزای خوای لەبێ کەسێکی ئەو بەکر سەهل و متەساهیل بوو وەرونە ئیبن عەباس هەر بەوە بەناوبان کە سەهل و متەساهیلە عەبدوڵای کوڕی مەسعود و عەبدوڵای کوڕی عومەر تۆزە تونترن یعنی ئەمانە هەمووی جێگای بێتەوە لەناو ئیسلامەکەیە و ئەگەر شارەزاییمان هەبێت بنەوە ئەگەرمە بۆ ئەوی کە شارەزاییمان نییە کە قوڵ نین ئەوانەی کە لە خوارەوەن قوڵ نین ئەوانەشی کە لەسەرەوەن بەڕاستی ئەوانش تەعەسسوبی مەدرسەکە بۆ خۆی وای لێ کردوون کە ئەو حەقەن و پیشان ئەوانش نادەن کە پێیان بڵێن کاکە ئەوانش بەرهەمانن ئەوانش بەشێک لە حەقیان هەیە ئەگەر بەعزێکیشی غەڵا دەبێ قەیناکە بەڵام هەمومان ئەلحەمدولیلا ڕوومان لە یەک قیبلە و لە یەک ڕووگەی و بەوە بەڕاستیم پێم وایە حەلی مشکلەکە مامۆستا بەهێزکردنی ئەم پەیوەندیە ئایا دەکرێت ئێمە مناڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین ینی منداڵێک لە مناڵیەوە چاو لە دایک و باوکیەکە ئێستا دەبینین لەم سەردەمەی ئێستادا گەنجان ئەو کەسانی کە هەرزەکارن بەداخەوە لەوانەیە لەبەر تۆپی پێ ئامادە بن شەڕ بکەن یەکتر بکوژن و چەندین ڕووداوی کوشتن لە کوردستاندا ڕوومان دەبێتەوە بەڕاستی دووبارە ئەم هەواڵانە ئەبیستینەوە کە کاریگەریەکی زۆر ناخۆشی هەیە لەسەر دڵ و دەرونی ئێمە بۆ بەهێزکردنی ئەم پەیوەندیە بۆ نەمانی ئەم شپرزیەکە ڕووی لە کۆمەلگا کردو پێویستە چی هەنگایە بنرێ و ڕۆڵی مامۆستایانی ئاینی کە لە میمبەرەکانەوە ڕۆڵی کاریگەریان هەیە لەسەر مسلمانان بەتایبەت بەڵێ بەڕاستی بەداخەوە کە زۆر شتی سیر و سەمەرە بیسین لە زمانی پێشووترا بەڕاستی ئەمانە نەبوو ڕووی نەداوە کە ئێستا گەیشتوتە ئەوەی کە برا کوژێ لەسەر شتێکی بەسیط لەسەر شتێکی دنیایی یان مناڵەکان بە شێوەیەک پەروەردا بن کە وەکو جەنابەت یانێک خراپ و ڕق و کین و ئەوانە دروستە بێت وڵای ئەو کەوێتە سەر شێوەی پەروەردەی خێزانی یەکەم چونکە مەدرسەی یەکەمی ئینسان خێزانە دوای ئەوە قوتابخانە و بڵێن جارە مزگەوتەکانیشە بەڕاستی کە بەڕاستی ئەرکی هەموو لایەکمانەکە ئەو ئیسلامە جوانە ئەو برایەتی و خۆشەویستی و تەبایی خۆمان بە عەمەلی بەکردەوە بیسەلمێنین اینجا بەڕاستی بۆی مناڵەکانیش و ئەوانی دەوروبەریشمان چاومان لێ بکەن یعنی سابن تۆ لە ماڵەوە دانیشی لەوانێ باسی کەسێ بکرێت و قسەی پێڵی ژنەی پێدەی کابرا یەکێک لە ئەندامانی خێزان بۆ منە ئەو کەسەی خۆشەوێت کە ئەهلی ئیسلام و مسلمانە بکەتەوە بینێ بۆ شێوەیە بیرەکاتەوە بۆچی وایە لەبەر چی وایە تێگەی جاو کاتیارقێکی بۆ تۆ دروستە بێ یا ئەچێت ئەوەی کە لەمە پێش خۆشەویستێکی هەبوو بۆ ئەو بە دوایە گەڕە و بزانانی وایە و کاڵە بێتەوە بی لەبەرەوە ئینسان کاتێک کەسێکی خۆشەوێت تۆ مادەم ئەهلی مسلمانانە تەشجیعی پێ بڵێ الحەمدوللا مادام تۆ خۆشەوێت کەواتە نیشانی ئیمانی تۆیە بۆیە خۆشتوێ لەبەر خوا خۆشتوێ کەواتە ئەو خوای خۆشە بۆیە خوا خۆشەویستی ئەویشی خصوصە دڵتەوە لەبەرەوە بەڕاستی هەموو لایەکمان لەسەرمانە کە بەڕاستی هەوڵ بدەین من ناڵم خلافات من خۆم جارێکێکم لەوانی زۆر جار مناقەشە لەسەر خلافاتەکەم یعنی خۆ باشیشی نازانم بەڵام کەسێک کە دێت یعنی حەق تەنها بە خۆی ئەدا حەق تەنها بە مەدرسەکەی خۆی ئەدا ئەو ڕادەی کە زەرەری بۆ یەکتر هەبێت ئەیتر ئەو کاتەوە لێت کە تۆ دیفاعی بکەی بڵێ کاکە ئاخروانیە بۆ شێوەی کە تۆ باسەکەی ئەمایان ڕاستە باشە ئەوەی تۆش هەیە ممکنە هەبێ بەڵام ئەمایان حەقەکەیانە ینی بەڵام بە هەر تەبابین بە هەر بەیەکۆ بین بە هەر برابین بە هەر خۆشەویست بین بە هەر پێویستێکمان یەکتری هەبوو بتوانین یەکتری جێبەجێ بکەین ئەوە نەهی نەمێشک و خەیاڵی خۆمان کە ئەمە خۆ لە مەدرسەکەی جیاواز بین هاوڕانە بین لە زۆر بێشتەکانە زۆر اعتیادیە بەڵێ ئەبێ ئەبێ مسلمان ڕاستیەکەی وابێ ینی تۆ ناکرێت لە هەموو شتێکە ڕێ وەکو یەک وابێ ئەی کاکە خۆیسا سەرکە چوار مەزهەبی زەقمان هەیە لە فقی ئیسلامیە بەڵام ئەگەر قوڵ بیتەوە سەدان مەزهبە سەدان بۆ چوونە
کە هەرێکیشی بۆ خۆی کە حەقێکی لایەوە هەر لە خۆی شتی لە خود گیرفانی خۆی دەرنەهێناوە لەبەرەوە هەموو لایەکۆن بەڕاستی پێویستمان بەوە هەیە کە یەکتری ئاگادار بکەنەوە ئەگەر خلافاتێک هەبێت نەگاتە ئەوەی کە بێتە تەسادم. زۆر باش مامۆستا دەمێت لە کۆتاییدا باز لەوکەی ئەگەر ئەم برایەتێت جێبەجێ بکرێت ئەم تەبای لە نێوان موسڵماناندا ئەم پتەوی لە نێوان موسڵماناندا بوونی هەبێت چیمان دەست دەکەوێت واتە کۆمەلگا چی بەسەر دێت؟ بەڵێ وڵی جا لە غیری مسلمانانیش هەر میلەت و قەوم و گەلێک یەکگرتوویەکی تیا هەبێت ئەتوانێت بگاتە ئامانج وەکو وەڵێ هەر کاروانێ کە بۆ تیشی خۆر بڕوانێ کەم بنیا زۆر ئەگە نەخۆر جا ئێمە ئەگەر هەومان بە یەکەوە تەبابین وەکو موسڵمان و وڕخمان لە یەکترین نەبێ جا ئێستا سێر کە هەر تەماشای ئەوەی کاکە ئەم خوانەخواست ڕق لە یەک بوون و دوورکەوتنەوە چ زەرێکی لایەن خۆی ئێستا دیارە واقع ڕۆژانە هەواڵەکانە بیستین ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم كاتب منازعمان بوو کێشەمان بوو لەسەر مەسائل خلافی دینیەکان یا دنیایەکان و مەصالحەکان فتفشلوا وتذهب ريحكم ئەمە زۆر جەوای کردو کە زاڵمیش بەسەرماندا سەرکەوێت جاء فتفشلوا وتذهب ريحكم فشلين وتذهب ريحكم أو قوة وهسد صلاتيتان نامنت كانما شيء طبعا زي بلو زي ليابي لا عزته بو ذليل بون لا سركوتنو ظالبونو بو جردستبون بو براسي أو خلافاتنا أي خلقينات زور عظيم وقورية وجسيمة وبراسي أبي إنسان أقداري بيد أقد رسوزي دينا كمان بين أقد رسوزي خوف يغمر كمان بين عليه الصلاة والسلام أقر باورمان بقيامته خواي ليبرسينوي روجي دوائيه براسي نابي بوشيوه حلسو كود بكين كخلق يخومان يعني مصالحي خومان لبرتاو بقرين وتنها خومان بحق بزانين أجينا أو كاتك أبيني وكو يستاكا أوادر كوتين توليكو ئەوەی کە ئەمانەیە بۆمان جێبەجێ ناکرێ بەڕاست. مامۆستاوەکو دوا پرسیار کۆتا پەیامەت چێ بۆ موسڵمانان بۆ بەهێزکردنی ئەم پەیوەندیە جوانەی کە ئاین ئیسلام جەختی لەسەر کردوێتەوە واتە تێگەیشتنمان لایەن ئیسلام بوو شێوەی کە هەیە ئەو شێوەی کە خۆمان ئەیبینین و کاری پێ ئەەکەین کە ڕەنگە لاچێت دروست نەبێت سەر ڕای ئەوەی عیبادەت و پەرستش ئەنجامەین ڕەنگە نەیتوانی بە ڕەنگ دانەوەی هەبێ لە کردەوەکانمانە لە خۆشەویستی تەبای نێوان موسڵمانانە لە کۆمەلگادا بەتێبێت. بەڵێ بەداخەوە والله جا ئەمە کاتێک کە یەکێک لە ئامانجەکانی جمع و جەماعەتمان ئەوەیە کە بە یەکەوەمان ببەستێتەوە لە معاناتی یەکتری ئاگادار بین خۆشەویستیمان و یەکتری زیاد بێ ئەگینێتەوە بە چیە من لەگەڵ توێ ئاوا بە یەکەوە وەستە و مقاسنم مەقاستەوە بەڵام دڵم لەگەڵتان نییە ئەها خۆی پەرگار کە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم خۆی پرگارە و نیعممەت وەکو منەتێک ئەیاتەوە بە سەرشانمانە کە ئەفەرمێ بیر لەو ڕۆژانە بکەنەوە لەو کاتانە بکەن کە ئێوە دوژمنی یەکتر بوون بەڵام بە نیعممەتی خۆی پرگار بوون برای یەکتری اینجا فألف بين قلوبكم دڵەکانی بە یەکەوە بەستنەوە نافرن فألف بينكم تەلیف لە بینە ڕاستە من و تۆ لە نوێژەکان توانین بە یەکەوە بوەستین بەڵام دڵمان لەگەڵ یەکتری نەبێ ئاساس ئەوەی ئینسان دڵی لەگەڵ یەکتری بێ فألف بين قلوبكم کەواتە بەڕاستی بەما ئەتوانین کاتێکی ناو مزگەوتەوە هەمومان ئەهلی مزگەوتین هەمومان ڕوو لە یەک قیبلە ئەکەین هەمومان یەک شێوە نوێژەکەین کەواتە هەمومان برای یەکترین کاتێک کە ئەوان ئەو شتانە ڕەچاوەکەین ئەو کاتە ئەزانین ئەتوانین بڵێن کە معانی نوێژ معانی عیبادەتەکان وامان لەیەکە کە بەڕاستی ڕامانە کێشەی بەوەی کە یەکتریمان خۆش بێت تۆ لەسەر هەر شێوە مەزە و بیرکردنەوە یەکە بیت. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا هادی محەممەد زانایانی مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس بۆم ئەزیزان ڤیددیۆکمان هەیە سەبارەت بە دروستکردنی سەبەتا لە کارتۆن بابێکەوە بینەری ئەو ڤیددیۆیە بێ.
بەڵازان و خۆشەویستان بارمەتی ئەو کارانمان بەرنامی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خۆتان لەگەڵ خۆتان لەگەڵ